مزگێنی بە پێی نووسینی یۆحەنا بەشی یەکەم. وشەی خودا. لە سەرەتادا وشەکە هەبوو، وشەکە لە لای خودا بوو، وشەکە خۆی خودا بوو. ئەو لە سەرەتاوە لە لای خودا بوو. هەموو شتێک بەو بەدی هاتووە، بێ ئەو هیچ شتێک بەدی نەهاتووە لەوانەی کە بەدی هاتوون. وشەکە سەرچاوەی ژیان بوو، ژیانەکەش ڕووناکی مرۆڤ بوو. ڕووناکیەکەش لە تاریکیدا دەدرەوشێتەوە و تاریکیەکە بەسەریدا زاڵ نەبووە. مرۆڤێک هات کە خودا ناردبووی، ناوی یەحیا بوو. ئەو بۆ شایەتی هات، تاکو شایەتی بۆ ڕووناکیەکە بدات، بۆ ئەوەی هەمووان لە ڕێگەی ئەوەوە باوەڕ بهێنن. ئەو ڕووناکیەکە نەبوو، بەڵکو هات تاکو شایەتی بۆ ڕووناکیەکە بدات. ئەو ڕووناکیە ڕاستەقینەیەی کە بەسەر هەموو مرۆڤێکدا دەدرەوشێتەوە دەهاتە جیهان. ئەو لە جیهاندا بوو، جیهانیش بەو بەدی هات، کەچی جیهان نەیناسی. ئەو بۆ لای گەلەکەی هات، بەڵام ئەوان پێشوازیان لێ نەکرد. لەگەڵ ئەوەشدا هەموو ئەوانەی پێشوازیان لێکرد، ئەوانەی باوەڕیان بە ناوی هێنا، مافی پێدان ببنە ڕۆڵەی خودا. ئەوانەی نە بە سروشت لەدایک بوون، نە بە خواستی مرۆڤ، نە بە ویستی پیاویش، بەڵکو لە خوداوە لەدایک بوون. وشەکەش بوو بە مرۆڤ و لە نێوانماندا نیشتەجێ بوو. شکۆی ئەومان بینی، وەک شکۆی تاقانەیەک لە باوکەوە، پڕ لە نیعمەت و ڕاستی. یەحیا شایەتی بۆ دا و هاواری کرد: ئەمە ئەوەیە کە گوتم، ئەوەی دوای من دێت پێشم کەوت، چونکە پێش من بووە. لە گەنجینەی پڕی ئەوەوە هەموومان نیعمەت لە دوای نیعمەتمان وەرگرتووە، چونکە تەورات لە ڕێگەی موساوە درا، بەڵام نیعمەت و ڕاستی لە ڕێگەی عیسای مەسیحەوە هات. هەرگیز کەس خودای نەبینیوە جگەل لە کوڕە تاقانەکەی خودا، ئەوەی لە باوەشی باوکدایە، ئەو خودای دەرخست. شایەتیدانی یەحیا. ئەمەش شایەتیەکەی یەحیایە کاتێک ڕابەرانی جوولەکەی ئۆرشەلیم کاهین و لێڤیان ناردە لای پرسیاری لێ بکەن: تۆ کێیت؟ ئەو دانی پێدانا و نکۆڵی نەکرد، بەڵکو گوتی: من مەسیحەکە نیم. ئینجا لێیان پرسی: ئەی کێیت؟ ئەلیاسی؟ گوتی: نا، ئەو نیم. ئەی تۆ پێغەمبەرەکەی؟ گوتی: نەخێر. لە کۆتاییدا پێیان گوت: باشە تۆ کێیت، تاکو وەڵامێک بدەینەوە ئەوانەی کە ئێمەیان ناردووە، دەربارەی خۆت چی دەڵێی؟ یەحیا بە وشەکانی ئیشایای پێغەمبەر وەڵامی دانەوە و گوتی: من ئەو کەسەم کە لە چۆڵەوانی هاوار دەکات، ڕێگا بۆ هاتنی یەزدان ئامادە بکەن. ئەوانەی لەلایەن فەریسیەکانەوە نێردرابوون لێیان پرسی: ئەگەر تۆ مەسیحەکە نیت و ئەلیاس نیت و پێغەمبەرەکەش نیت، ئیتر بۆچی خەڵکی لە ئاو هەڵدەکێشیت؟ یەحیاش وەڵامی دانەوە: من خەڵکی لە ئاو هەڵدەکێشم، بەڵام یەکێک لە نێوانتان ڕاوەستاوە کە نایناسن. ئەو لە دوای من دێت، من شایانی ئەوە نیم کە قەیتانی پێڵاوەکانی بکەمەوە. ئەمانە لە بێت عەنیا ڕوویدا، لەو بەری ڕووباری ئوردونەوە، لەو شوێنەی یەحیا خەڵکی لە ئاو هەڵدەکێشا. بەرخی قوربانی خودا. بۆ بەیانی کاتێک یەحیا بینی عیسا بەرەو ڕووی دێت، گوتی: ئەوە تا بەرخی خودا، ئەوەی گوناهی جیهان لادەبات. ئەمە ئەوەیە کە باسم کرد: پیاوێک دوای من دێت کە پێشم کەوتووە، چونکە پێش من بووە. منیش نەمدەناسی، بەڵام هاتووم خەڵکی لە ئاو هەڵبکێشم بۆ ئەوەی ئەو بۆ ئیسرائیل دەربکەوێت. ئینجا یەحیا شایەتی دا و گوتی: بینیم ڕۆحی پیرۆز وەک کۆترێک لە ئاسمانەوە دەهاتە خوارەوە و لەسەری نیشتەوە. من نەمدەناسی،
بەڵام ئەوەی منی ناردووە خەڵک لە ئاو هەڵکێشم پێی گوتم ئەوەی دەیبینیت ڕۆحی پیرۆز دێتە خوارەوە و لەسەری دەنیشێتەوە ئەو لە ڕۆحی پیرۆزتان هەڵدەکێشێت خۆم بینیم و شایەتیمدا کە ئەمە کوڕی خودایە. قوتابیە یەکەمینەکان. بۆ بەیانی دیسان یەحیا لەگەڵ دوو قوتابی خۆی ڕاوەستا بوو. کاتێک عیسای لە کاتی ڕۆیشتندا بینی گوتی ئەوە تا بەرخی خوددا. کاتێک دوو قوتابیەکە گوێیان لەوە بوو دوای عیسا کەوتن. عیسا ئاوڕی دایەوە و بینی بە دوایدا دێن لێی پرسین چیتان دەوێت؟ پێیان گوت ڕابی لەکوێ دەمێنیتەوە؟ ڕابی واتە مامۆستا. پێی فەرموون وەرن تەماشا بکەن. لەبەر ئەوە ئەوانیش ڕۆیشتن و بینیان لەکوێ دەمایەوە. ئەو ڕۆژەش لەگەڵی مانەوە. نزیکەی کاتژمێر 4 پاشنیوەڕۆ بوو. ئەندراوسی برای شیمۆن پەترۆس یەکێک بوو لەو دوانەی کە گوێیان لە یەحیا بوو دوای عیسا کەوتن. یەکەم جار ئەندراوس چوو شیمۆنی برای دۆزیەوە و پێی گوت مەسیحمان دۆزیەوە واتە دەستنیشان کراو. اینجا شیمۆنی هێنایە لای عیسا. عیساش تەماشای کرد و فەرمووی تۆ شیمۆنی کوڕی یۆنای بەڵام بە کێفاس ناو دەبردرێیت. کێفاس واتە پەترۆس. بۆ بەیانی عیسا ویستی بچێتە جەلیل. فیلیپۆسی دۆزیەوە پێی فەرموو دوام بکەوە. فیلیپۆس خەڵکی بێت سەیدا بوو شارەکەی ئەندراوس و پەترۆس. فیلیپۆسیش ناتانئیلی دۆزیەوە پێی گوت ئەوەی کە موسا لە تەورات و پێغەمبەرانیش لە پەرتووکەکانیان لەسەریان نووسیوە دۆزیمانەوە. عیسای کوڕی یوسفی خەڵکی ناسیرەیە. ناتانئیل پێی گوت ئایا لە ناسیرە شتی چاک هەڵدەکەوێ؟ فیلیپۆس پێی گوت وەرە و ببینە. عیسا ناتانئیلی بینی بۆ لای دێت دەربارەی فەرمووی ئەوەیە ئیسرائیلی ڕەسەن کە هیچ فێڵێکی تێدا نییە. ناتانئیل پێی گوت چۆن دەمناسیت؟ عیسا وەڵامی دایەوە پێش ئەوەی فیلیپۆس بانگت بکات تۆم لە ژێر دارهەنجیرەکەدا بینی. ناتانئیل وەڵامی دایەوە ڕابی تۆ کوڕی خودایت پاشای ئیسرائیلیت. عیسا وەڵامی دایەوە باوەڕت هێنا چونکە پێم گوتیت لە ژێر دارهەنجیرەکە تۆم بینی شتی گەورەتر دەبینیت. اینجا پێی فەرموو ڕاستی ڕاستیتان پێ دەڵێم دەبینن ئاسمان کراوەتەوە و فریشتەی خوداش لەسەر کوڕی مرۆڤ سەر دەکەون و دادەبەزن. بەشی دووەم. یەکەم پەرجووی عیسا. لە ڕۆژی سێیەم لە قانای جەلیل شاییەکە بوو دایکی عیساش لەوێ بوو. عیسا و قوتابیەکانیشی بۆ شاییەکە بانگهێشت کرابوون. کاتێک شەراب نەما دایکی بە عیسای گوت شەرابیان نییە. عیساش پێی فەرموو ژنەکە چیت لە من دەوێ؟ هێشتا کاتی من نەهاتووە. اینجا دایکی بە خزمەتکارانی گوت هەرچیەکتان پێدەڵێ بیکەن. 6 کوپەی بەردین لەو جۆرەی کە جوولەکەکان بۆ پاککردنەوە بەکاریان دەهێنا لەوێ دانرابوون. هەر یەکەی 80 هەتا 120 لیتریان دەگرت. جا عیسا پێی فەرموون کوپەکان پڕ بکەن لە ئاو. ئەوانیش کوپەکانیان هەتا سەر پڕ کرد. اینجا پێی فەرموون ئێستا لێی دەربهێنن و بۆ گەورەی شاییەکەی ببەن. ئەوانیش بردیان. کاتێک گەورەی شاییەکە تامی ئەو ئاوەی کرد کە ببووە شەراب سەرچاوەکەی نەدەزانی بەڵام خزمەتکاران دەیانزانی. ئەوانەی ئاوەکەیان دەرهێنا بوو. ئەوسا گەورەی شاییەکە زاوای بانگ کرد و پێی گوت هەموو کەس یەکەم جار شەرابە چاکەکە دادەنێن کاتێک مەست بوون اینجا خراپەکە بەڵام تۆ هەتا ئێستا شەرابە چاکەکەت هێشتووەتەوە. ئەو پەرجووەی عیسا لە قانای جەلیل کردی یەکەمین نیشانەی بوو کە بەهۆیەوە شکۆی خۆی دەرخست. قوتابیەکانیشی باوەڕیان پێی هێنا.
دواتر لەگەڵ دایکی و براکانی و قوتابیەکانی بەرەو شاری کەفەرناحوم دابەزین چەند ڕۆژێک لەوێ مانەوە. پاکسازی حەوشەکانی پەرستگا. کە جەژنی پەسخەی جوولەکەکان نزیک بووەوە، عیسا چوو بۆ ئۆرشەلیم. لە حەوشەکانی پەرستگا فرۆشیارانی گا و مەڕ و کۆتری بینی، پارە گۆڕەوانیش دانیشتبوون. قامچیەکی لە گوریس دروست کرد و هەمووانی لە حەوشەکانی پەرستگا دەرکرد، مەڕ و گا پێکەوە. پارەی پارە گۆڕەوانی پەرش و بڵاو کردەوە و مێزەکانی سەرەوژێر کرد. ئینجا بە کۆتر فرۆشانی فەرموو: ئەم شتانە لێرە هەڵگرن، ماڵی باوکم مەکەنە بازاڕ. جا قوتابیەکانی هاتەوە بیریان کە نووسراوە دڵگەرمی بۆ ماڵەکەت دەمسووتێنێت. جوولەکەکان وەڵامیاندایەوە: چ پەرجوویەکمان نیشان دەدەیت تاکو دەسەڵاتی ئەنجامدانی هەموو ئەم کارانەت بسەلمێنێ؟ عیساش وەڵامی دانەوە: ئەم پەرستگایە بڕوخێنن، بە 3 ڕۆژ هەڵی دەستێنمەوە. ئینجا جوولەکەکان گوتیان: ئەم پەرستگایە بە 46 ساڵ بنیاد نراوە، تۆ بە 3 ڕۆژ هەڵی دەستێنیتەوە؟ بەڵام ئەو باسی پەرستگای لەشی خۆی دەکرد. لەبەر ئەوە کاتێک لە ناو مردووان هەستایەوە، قوتابیەکانی هاتەوە بیریان کە ئەمەی گوتبوو. ئینجا باوەڕیان هێنا بە نووسراوە پیرۆزەکە و بەو قسەیەی عیسا فەرمووی. کاتێک عیسا لە جەژنی پەسخە لە ئۆرشەلیم بوو، زۆر کەس باوەڕیان بە ناوی هێنا چونکە ئەو پەرجوانەیان بینی کە دەیکرد. بەڵام عیسا لە لای خۆیەوە متمانەی پێ نەکردن چونکە هەموو خەڵکی دەناسی. ئەو پێویستی بە کەس نەبوو دەربارەی مرۆڤ شایەتی بۆ بدات چونکە خۆی دەیزانی دڵی مرۆڤ چی تێدایە. بەشی سێیەم: لەدایکبوون لە ڕۆح. پیاوێک لە فەریسیەکان هەبوو بە ناوی نیقۆدیمۆس، یەکێک بوو لە ڕابەرانی جوولەکە. بە شەو هاتە لای عیسا و پێی گوت: ڕابی، دەزانین تۆ مامۆستایەکی لە لای خوداوە هاتوویت، چونکە کەس ناتوانێت ئەو پەرجوانە بکات کە تۆ دەیکەیت ئەگەر خودای لەگەڵ نەبێت. عیساش وەڵامی دایەوە: ڕاستی ڕاستیت پێ دەڵێم، ئەگەر یەکێک لەدایک نەبێتەوە ناتوانێت شانشینی خودا ببینێت. نیقۆدیمۆس پێی گوت: مرۆڤ کە پیر بێت چۆن دەتوانێت لەدایک بێت؟ خۆ دیسان ناتوانێت بچێتەوە سکی دایکی و لەدایک بێتەوە. عیسا وەڵامی دایەوە: ڕاستی ڕاستیت پێ دەڵێم، ئەگەر یەکێک لە ئاو و لە ڕۆحی پیرۆز لەدایک نەبێت ناتوانێت بچێتە ناو شانشینی خودا. ئەوەی لە جەستە لەدایک بووە جەستەیە، ئەوەش لە ڕۆحی خودا لەدایک بووە ڕۆحە. سەرسام مەبە کە پێم گوتی دەبێ لەدایک ببنەوە. با بۆ کوێ بیەوێت هەڵدەکات و گوێت لە دەنگەکەی دەبێت، بەڵام نازانیت لەکوێوە دێت و بۆ کوێ دەچێت. هەر کەسێکیش لە ڕۆحی پیرۆز لەدایک بووە ئاوایە. نیقۆدیمۆس گوتی: چۆن دەکرێ ئەمانە ڕووبدەن؟ عیسا وەڵامی دایەوە: تۆ مامۆستایەکی ئیسرائیلی و ئەمانەش نازانیت؟ ڕاستی ڕاستیت پێ دەڵێم، ئەوەی دەیزانین دەیڵێین و ئەوەی دەیبینین شایەتی بۆ دەدەین، ئێوەش شایەتیمان قبوڵ ناکەن. باسی شتە زەمینیەکانم بۆتان کرد و باوەڕ ناکەن، ئیتر چۆن باوەڕ دەکەن ئەگەر باسی شتە ئاسمانیەکانتان بۆ بکەم؟ کەس سەر نەکەوتووە بۆ ئاسمان جگە لەوەی لە ئاسمان هاتووەتە خوارەوە کە ئەویش کوڕی مرۆڤە. هەروەک موسا لە چۆڵەوانی مارەکەی بەرز کردەوە، ئاواش دەبێ کوڕی مرۆڤ بەرز بکرێتەوە تاکو هەر کەسێک باوەڕی پێبهێنێت ژیانی هەتاهەتایی هەبێت. لەبەر ئەوەی خودا ئەوەندە جیهانی خۆشویست
تەنانەت کوڕە تاقانەکەی بەخت کرد تاکو هەر کەسێک باوەڕی پێبهێنێت لەناو نەچێت بەڵکو ژیانی هەتاهەتایی هەبێت چونکە خودا کوڕەکەی نەناردە جیهان تاکو جیهان حکم بدات بەڵکو تاکو جیهان بەوەوە ڕزگاری ببێت ئەوەی باوەڕی پێبهێنێت حکم نادرێت بەڵام ئەوەی باوەڕ ناهێنێت ئەوە حکم دراوە چونکە باوەڕی بەناوی کوڕە تاقانەکەی خودا نەهێناوە ئەمەش حکمەکەیە ڕووناکیەکە هاتە جیهان بەڵام خەڵک لە جیاتی ڕووناکیەکە تاریکیەکەیان خۆشویست چونکە کردەوەیان خراپ بوو لەبەر ئەوەی هەر کەسێک خراپە بکات ڕقی لە ڕووناکیەکەیە و نایەتە لای ڕووناکیەکە نەوەک کردەوەکانی ئاشکرا بێت بەڵام ئەوەی بە گوێرەی ڕاستی دەڕوات دێتە لای ڕووناکیەکە تاکو دەربکەوێت کە کردەوەکانی لە خوداوەیە عیسا و شایەتی یەحیا دوای ئەمانە عیسا و قوتابیەکانی هاتنە خاکی یەهودیا لەوێ لەگەڵیان مایەوە و خەڵکی لە ئاو هەڵکێشا یەحیاش لە ئەینوونی نزیک شاری سالیم خەڵکی لە ئاو هەڵدەکێشا چونکە لەوێ ئاو زۆر بوو ئیتر دەهاتن و لە ئاو هەڵدەکێشران چونکە هێشتا یەحیا نەخرابووە زیندانەوە لەوێ دەربارەی پاککردنەوە گفتوگۆیەک کەوتە نێوان قوتابیەکانی یەحیا و جوولەکەیەک قوتابیەکانی هاتنە لای یەحیا و پێیان گوت ڕابی ئەوەی لەوبەری ڕووباری ئوردون لەگەڵ تۆ بوو ئەوەی شایەتیت بۆیدا ئەوە تا خەڵک لە ئاو هەڵدەکێشێت و هەموو خەڵک دێنە لای یەحیا وەڵامی دایەوە کەس ناتوانێت شتێک وەربگرێت ئەگەر لە ئاسمانەوە پێی نەدرابێت ئێوە خۆتان شایەتیم بۆ دەدەن کە گوتم من مەسیح نیم بەڵام پێش ئەو نێردراوم بووک بۆ زاوایە هاوڕێی زاواش کە خزمەتی زاوا دەکات و چاوەڕێی دەنگی هاتنەکەی دەکات کاتێک گوێی لە دەنگی زاوا دەبێ زۆر دڵخۆش دەبێت ئەم خۆشیە درا بە من و ئێستا هاتە دی پێویستە ئەو زیاد بکات و منیش کەم ئەوەی لەسەرەوە دێت لەسەروی هەمووانە بەڵام ئەوەی لە زەویە ئەوە زەمینیە و وەکو کەسێکی زەمینی دەدوێت ئەوەی لە ئاسمانەوە دێت لەسەروی هەمووانە و شایەتی ئەوە دەدات کە بینیویەتی و بیستویەتی بەڵام کەس شایەتیەکەی وەرناگرێت ئەوەی شایەتیەکەی وەردەگرێت مۆری دەکات کە خودا ڕاستە چونکە ئەوەی خودا ناردوویەتی بە پەیامی خودا دەدوێت لەبەر ئەوەی خودا بێسنوور ڕۆحی پیرۆز دەبەخشێت باوکی ئاسمانی کوڕی خۆی خۆش دەوێت و هەموو شتێکی داوەتە دەستی ئەوەی باوەڕ بە کوڕەکە بهێنێت ژیانی هەتاهەتایی هەیە بەڵام ئەوەی گوێڕایەڵی کوڕەکە نییە ژیان نابینێت بەڵکو تووڕەیی خودای لەسەر دەمێنێت بەشی چوارەم ژنێکی سامیری فەریسیەکان بیستیان کە عیسا لە یەحیا زیاتر قوتابی دروست کردووە و لە ئاو هەڵکێشاوە هەرچەندە عیسا خۆی خەڵکی لە ئاو هەڵ نەدەکێشا بەڵکو قوتابیەکانی کاتێک عیسا ئەمەی زانی یەهودیای بەجێهێشت و گەڕایەوە جەلیل جادەبوایە بە ناوچەی سامیرەدا تێبپەڕێت ئیتر گەیشتە شارۆچکەیەکی سامیرە کە ناوی سوخار بوو نزیک ئەو پارچە زەویەی یاقوب دابوویە یوسفی کوڕی بیری یاقوبیش لەوێ بوو جا لەبەر ئەوەی کە عیسا لە گەشتەکە ماندوو بوو لە لای بیرەکە دانیشت نزیکەی کاتژمێر 12 بوو کاتێک ژنێکی سامیرەیی هات بۆ ئەوەی ئاو ببات عیسا پێی فەرموو هەندێک ئاوم بدەرێ لەو کاتەدا قوتابیەکانی چووبوونە ناو شار تاکو خواردن بکڕن جا ژنە سامیرەیەکە پێی گوت
تۆ جوولەکەیت و منیش ژنێکی سامیرەییم، چۆن داوای ئاوم لێ دەکەیت؟ چونکە جوولەکەکان تێکەڵی سامیرەییەکان نابن. عیساش وەڵامی دایەوە: ئەگەر بەخشینی خودات بزانیایە و هەروەها ئەوەش کێیە کە پێت دەڵێت ئاوم بدەرێ، ئەوسا تۆ داوات لێ دەکرد و ئەویش ئاوی ژیانی پێدەدایت. ژنەکە پێیگوت: بەڵام گەورم، دۆلکەت پێ نییە و بیرەکەش قوڵە. ئیتر تۆ ئاوی ژیانت لەکوێ بوو؟ خۆ لە یاقوبی باوکمان گەورەتر نیت کە بیرەکەی پێداوین. خۆی و کوڕەکان و ماڵاتەکانیشی لێیان خواردووەتەوە. عیسا وەڵامی دایەوە: هەر کەسێک لەم ئاوە بخواتەوە جارێکی دیکە تینووی دەبێتەوە، بەڵام ئەوەی لەو ئاوە بخواتەوە کە من دەیدەمێ هەرگیز تینووی نابێت، بەڵکو ئەو ئاوەی من دەیدەمێ تێیدا دەبێتە کانیاوێک و هەڵدەقوڵێت، ژیانی هەتاهەتایی دەبەخشێ. ژنەکەش پێیگوت: گەورم، ئەو ئاوم بدەرێ تاکو تینوو نەبم و نەیەمەوە ئێرە بۆ ئاوکێشان. عیسا پێی فەرموو: بڕۆ مێردەکەت بانگ بکە و وەرەوە ئێرە. ژنەکە وەڵامی دایەوە: مێردم نییە. عیساش پێی فەرموو: ڕاست دەکەیت کە دەڵێی مێردم نییە. لە ڕاستیدا 5 مێردت هەبوو، ئێستاش ئەوەی هەتا مێردت نییە. ئەمەشت بەڕاستی گوت. ژنەکە پێی گوت: گەورم، وای دەبینم کە تۆ پێغەمبەر بیت. باو باپیرانمان لەم شاخەدا خودایان پەرستووە، بەڵام ئێوە دەڵێن ئۆرشەلیم ئەو شوێنەیە کە پێویستە پەرستنی لێ بکرێت. عیسا پێی فەرموو: خانم، باوەڕم پێ بکە کاتێک دێت ئێوە باوک دەپەرستن، بەڵام نە لەسەر ئەم شاخە و نە لە ئۆرشەلیم. ئەوەی ئێوە دەیپەرستن نایناسن، بەڵام ئەوەی ئێمە دەیپەرستین دەیناسین، چونکە ڕزگاری لە جوولەکەوەیە. بەڵام کاتێک دێت، ئەویش کە ئێستایە، خواپەرستە ڕاستەقینەکان بە ڕۆحی پیرۆز و ڕاستی باوک دەپەرستن، چونکە باوک داوای ئەم جۆرە خواپەرستانە دەکات. خوددا ڕۆحە و پێویستە ئەوانەی دەیپەرستن بە ڕۆحی پیرۆز و ڕاستی بیپەرستن. ژنەکە پێی گوت: دەزانم مەسیح دێت کە پێی دەگوترێ مەسیح، کە ئەو هات هەموو شتێکمان پێڕادەگەیەنێت. عیساش پێی فەرموو: من ئەوم، ئەوەی قسەت لەگەڵ دەکات. لەو کاتەدا قوتابیەکانی گەیشتن و سەرسام بوون کە لەگەڵ ژنێک قسە دەکات، بەڵام کەس نەیگوت چیت دەوێت یان بۆچی قسەی لەگەڵ دەکەیت. ئینجا ژنەکە گۆزەکەی بەجێهێشت، چووە ناو شار و بە خەڵکی گوت: وەرن ئەو پیاوە ببینن کە هەرچیەکم کردووە پێی فەرمووم، دەبێ مەسیح نەبێت؟ ئیتر خەڵکەکە لە شار هاتنە دەرەوە و چوونە لای. لەو کاتەدا قوتابیەکان تکایان لێی دەکرد: ڕابی، شتێک بخۆ. بەڵام پێی فەرموون: من خواردنێکم هەیە دەیخۆم کە ئێوە نایزانن. لەبەر ئەوە قوتابیەکان بە یەکتریان دەگوت: کەس هیچی بۆ هێناوە بیخوات؟ عیساش پێی فەرموون: خواردنی من ئەوەیە خواستی ئەوە ئەنجام بدەم کە ناردوومی و کارەکەی تەواو بکەم. ئەی ئێوە ناڵێن پاش 4 مانگ کاتی دروێنە دێت؟ ئەوە تا پێتان دەڵێم چاوتان هەڵبڕن و سەیری کێڵگەکان بکەن وا زەرد هەڵگەڕاون بۆ دروێنە. سەپانیش کرێ وەردەگرێت و بۆ ژیانی هەتاهەتایی بەرهەم کۆ دەکاتەوە، تاکو تۆ و چێن و سەپان پێکەوە دڵشاد بن. لەبەر ئەوە ئەو پەندە ڕاستە کە دەڵێت یەکێک تۆ دەکات و یەکێکی دیکە دروێنە دەکات. من ئێوەم بۆ دروێنەیەک ناردووە کە پێوەی ماندوو نەبوون، کەسانی دیکە پێوەی ماندوو بوون و ئێوە بەرهەمی ماندووبوونیان دەخۆن. زۆر لە سامیرەییەکانی ئەو شارە باوەڕیان بە عیسا هێنا لەبەر قسەی ئەو ژنەی کە شایەتی دەدا هەرچیەکم کردووە پێی فەرمووم. لەبەر ئەوە کاتێک سامیرەییەکان هاتنە لای عیسا
تکایان لێکرد لەلایەن بمێنێتەوە، ئەویش 2 ڕۆژ لەوێ مایەوە. ژمارەیەکی زۆر زیاتریش بەهۆی قسەکانیەوە باوەڕیان هێنا و بەژنەکەیان دەگوت چیتر بەهۆی قسەی تۆوە نییە کە ئێمە باوەڕ دەهێنین، چونکە خۆمان بیستمان و دەزانین کە ئەم پیاوە بەڕاستی ڕزگارکەری جیهانە. عیسا کوڕی کار بەدەستێک چاک دەکاتەوە. پاش ئەو 2 ڕۆژە عیسا ئەوەی بەجێهێشت و چوو بۆ جەلیل، چونکە خۆی فەرموو بووی کە پێغەمبەر لە شاری خۆی ڕێزی لێناگیرێت. لەبەر ئەوە کاتێک هاتە جەلیل، جەلیلیەکان پێشوازیان لێ کرد، چونکە ئەوانیش بۆ جەژن هاتبوون و هەموو ئەو شتانەیان بینی بوو کە لە جەژندا لە ئۆرشەلیم کردبووی. عیسا دیسان هاتەوە شارۆچکەی قانا لە ناوچەی جەلیل کە لەوێ ئاوی کردبووە شەراب. لەو شارۆچکەیەدا کاربەدەستێکی پاشا هەبوو کە کوڕەکەی لە کەفەرناحوم نەخۆش بوو. کاتێک کە بیستی عیسا لە یەهودیاوە هاتووەتە جەلیل، چووە لای و لێی پاڕایەوە کە بێت بۆ ئەوەی کوڕەکەی چاک بکاتەوە کە لە سەرمەرگدا بوو. ئینجا عیسا پێی فەرموو ئەگەر ئێوە پەرجوو و کاری سەرسوڕهێنەر نەبینن هەرگیز باوەڕ ناهێنن. کاربەدەستەکەش پێی گوت گەورم، پێش ئەوەی کوڕەکەم بمرێت وەرە. عیسا پێی فەرموو بڕۆ، کوڕەکەت دەژیێت. پیاوەکە باوەڕی بەو قسەیە کرد کە عیسا پێی فەرموو ڕۆیشت. کە بەڕێگاوە بوو، کۆیلەکانی تووشی بوون و هەواڵیان پێدا کە کوڕەکەی زیندووە. جا سەبارەت بەو کاتژمێرەی تێیدا چاکتر ببووەوە پرسیاری لێکردن. وەڵامیان دایەوە دوێنێ کاتژمێر 1 پاش نیوەڕۆ تایەکە بەریدا. باوکەکە زانی کە ڕێک ئەو کاتە بووە کە عیسا پێی فەرموو بوو کوڕەکەت دەژێت. ئەوسا خۆی و خاو و خێزانی هەموو باوەڕیان هێنا. ئەمەش دووەم پەرجوو بوو کە عیسا کردی دوای ئەوەی لە یەهودیاوە هاتە جەلیل. بەشی 5. چاککردنەوەی نەخۆشێک لە لای حەوزی بێتحەسدا. پاش ماوەیەک لە کاتی جەژنێکی جوولەکەدا عیسا چوو بۆ ئۆرشەلیم. لە ئۆرشەلیم لە لای دەروازەی مەڕ حەوزێک هەبوو بە عیبری پێیان دەگوت بێتحەسدا. بە دەوریدا 5 ڕێڕەوی سەرداپۆشراو هەبوو کە هەردوو لایان بە کۆڵەکە گیرابوون. لەوێ خەڵکێکی زۆر ڕاکشابوون، نەخۆش و کوێر و شەل و گۆج چاوەڕێی جوڵانی ئاوەکە بوون، چونکە هەندێک جار فریشتەیەکی یەزدان دادەبەزی بۆ ناو حەوزەکە و ئاوەکەی دەجوڵاند. جا ئەوەی یەکەم کەس دەچووە ناو حەوزەکەوە هەر نەخۆشیەکی هەبوایە چاک دەبووەوە. کابرایەک لەوێ بوو کە 38 ساڵ نەخۆش بوو. کاتێک عیسا ئەم کابرایەی بینی پاڵکەوتووە و زانی ماوەیەکی زۆرە وایە، پێی فەرموو دەتەوێت چاک بیتەوە؟ نەخۆشەکە وەڵامی دایەوە گەورم، کاتێک ئاوەکە دەجوڵێت کەسم نییە بمخاتە ناو حەوزەکەوە. هەروەها کاتێکیش هەوڵ دەدەم بڕۆم، یەکێکی دیکە پێش من دەچێتە ناوی. عیساش پێی فەرموو هەستە، نوێنەکەت هەڵگرە و بڕۆ. دەست بەجێ کابرا چاک بووەوە، نوێنەکەی هەڵگرت و ڕۆیشت. ئەو ڕۆژەش شەممە بوو. لەبەر ئەوە ڕابەرانی جوولەکە بە کابرای چاک بووەوەیان گوت شەممەیە و دروست نییە نوێنەکەت هەڵگریت. کابرا وەڵامی دانەوە ئەوەی چاکی کردمەوە پێی فەرمووم نوێنەکەت هەڵگرە و بڕۆ. لێیان پرسی ئەو پیاوە کێیە کە پێی گوتی هەڵی بگرە و بڕۆ؟ بەڵام کابرای چاک بووەوە نەیدەزانی کێیە، چونکە عیسا لە ناو ئەو خەڵکەی لەوێ بوون بەنهێنی دوور کەوتەوە. دوای ئەوە عیسا ئەوی لە پەرستگا بینیەوە و پێی فەرموو ئەوە تا چاک بوویتەوە، ئیتر گوناه مەکە، نەوەک خراپترت بەسەر بێت.
کابراش چوو بەڕابەرانی جوولەکەی گوت کە عیسا بووە چاکی کردووەتەوە. دەسەڵاتی مەسیح. لەبەر ئەوەی کە عیسا ئەم کارانەی لە ڕۆژی شەممەدا دەکرد، ڕابەرانی جوولەکە دەستیان کرد بە چەوساندنەوەی. بەڵام عیسا لە بەرامبەردا فەرمووی: هەتا ئێستا باوکم کار دەکات، منیش کار دەکەم. لەبەر ئەم هۆیە جوولەکەکان زیاتر هەوڵیان دەدا بیکوژن، چونکە تەنها شەممەی نەدەشکاند، بەڵکو دەیگوت کە خودا باوکیەتی، خۆی لەگەڵ خودا یەکسان دەکرد. لەبەر ئەوە عیسا وەڵامی دانەوە: ڕاستی ڕاستیتان پێدەڵێم، کوڕەکە ناتوانێت لە خۆیەوە هیچ شتێک بکات ئەوە نەبێت کە دەیبینێت باوک دەیکات، چونکە هەرچی باوک دەیکات کوڕەکەش دەیکات. باوک کوڕی خۆی خۆش دەوێت و هەموو ئەوەی پیشان دەدات کە دەیکات، کاری لەمانەش مەزنتری پیشان دەدات تاکو سەرسام بن، وەک چۆن باوک مردووان هەڵدەستێنێتەوە و زیندوو دەکاتەوە، کوڕەکەش ئەوەی بیەوێت زیندووی دەکاتەوە. هەروەها باوک کەس حکم نادات، بەڵکو هەموو حکمدانی داوەتە دەست کوڕەکە تاکو هەموو ڕێزی کوڕەکە بگرن وەک چۆن ڕێزی باوک دەگرن. ئەوەی ڕێزی کوڕەکە نەگرێ، ڕێزی باوکیش ناگرێ کە ناردوویەتی. لە مردنەوە بەرەو ژیان. ڕاستی ڕاستیتان پێدەڵێم، ئەوەی گوێ لە وشەکەم بگرێت و باوەڕ بهێنێت بەوەی ناردوومی، ژیانی هەتا هەتایی دەبێت و حکم نادرێت، بەڵکو لە مردنەوە بۆ ژیان گواستراوەتەوە. ڕاستی ڕاستیتان پێدەڵێم، کاتێک دێت کە ئێستایە کاتێک مردووان دەنگی کوڕی خودا دەبیستن، گوێگرانیش زیندوو دەبنەوە، چونکە وەک باوک ژیانی لە خۆیدا هەیە، بە کوڕەکەشی داوە ژیانی لە خۆیدا هەبێت. دەسەڵاتی حکمدانیشی داوەتێ، چونکە ئەو کوڕی مرۆڤە. لەمە سەرسام مەبن، چونکە کاتێک دێت هەموو ئەوانەی لە ناو گۆڕدان دەنگی دەبیستن و دێنە دەرەوە، ئەوانەی کرداری چاکیان کردووە هەڵدەستنەوە بۆ ئەوەی بژین، بەڵام ئەوانەی کرداری خراپیان کردووە هەڵدەستنەوە بۆ ئەوەی حکم بدرێن. لە خۆمەوە ناتوانم هیچ بکەم، وەک دەبیستم حکم دەدەم، حکمدانەکەشم داد پەروەرانەیە، چونکە داوای خواستی خۆم ناکەم، بەڵکو خواستی ئەوەی ناردوومی. شایەتی باوک بۆ کوڕی خۆی. ئەگەر خۆم شایەتی بۆ خۆم بدەم، شایەتیەکەم ڕاست نییە، یەکێکی دیکە شایەتیم بۆ دەدات، منیش دەزانم ئەو شایەتیەی بۆ منی دەدات ڕاستە. نێردراوتان ناردە لای یەحیا، ئەویش شایەتی بۆ ڕاستیدا. من شایەتی مرۆڤ وەرناگرم، ئەمانەش دەڵێم تاکو ئێوە ڕزگار بن. ئەو چرایەکی هەڵگیرسا و بریسکەدار بوو، دەتانویست ماوەیەک بە ڕووناکیەکەی دڵخۆش بن. بەڵام من شایەتیەکم هەیە لەوەی یەحیا گرنگترە، چونکە ئەو کارانەی باوکم پێیداوم تەواوی بکەم، ئەم کارانە خۆیان شایەتیم بۆ دەدەن کە باوکم منی ناردووە. باوکیشم کە ناردوومی خۆی شایەتیم بۆ دەدات. ئێوە هەرگیز دەنگیتان نەبیستووە و ڕواڵەتیتان نەبینیوە، فەرمایشتەکەشی لە دڵی ئێوەدا نامێنێتەوە، چونکە ئەوەی ئەو ناردوویەتی ئێوە باوەڕی پێناکەن. نووسراوە پیرۆزەکان دەپشکنن، چونکە وا دەزانن ژیانی هەتا هەتایی بۆ ئێوە تێدایە. ئەم نووسراوانەش شایەتیم بۆ دەدەن، بەڵام ناتانەوێ بێنە لام تاکو ژیانتان هەبێت. من شکۆ لە خەڵک وەرناگرم، بەڵام ئێوەم ناسی کە خۆشەویستی خوداتان لە دڵدا نییە.
بەناوی باوکمەوە هاتووم پێشوازیم لێ ناکەن بەڵام ئەگەر یەکێکی دیکە بەناوی خۆیەوە بێت پێشوازی لێ دەکەن چۆن دەتوانن باوەڕ بهێنن ئەگەر شکۆمەندی لە یەکتری وەربگرن و داوای ئەو شکۆمەندیە نەکەن کە لە تاکە خوداوەیە وامەزانن من لە لای باوک سکاڵاتان لێ دەکەم یەکێک هەیە سکاڵاتان لێ بکات کە موسایە ئەوەی هیواتان پێیەتی ئەگەر باوەڕتان بە موسا بکردایە باوەڕتان بە منیش دەکرد چونکە لەبارەی منەوە نووسیویەتی ئەگەر باوەڕیش بە نووسراوی ئەو نەکەن چۆن باوەڕ بە وتەکانی من دەکەن بەشی شەشەم تێرکردنی 5,000 کەس دوای ئەمە عیسا چوو بۆ ئەو بەری دەریاچەی جەلیل کە دەریاچەی تەبەریەیە ئاپۆڕێک لە خەڵک دوای کەوتبوون چونکە ئەو پەرجوانەیان بینی بوو کە لە نەخۆشەکاندا دەیکرد ئینجا عیسا چووە سەر شاخ و لەوێ لەگەڵ قوتابیەکانی دانیشت جەژنی پەسخەی جوولەکەش نزیک بوو کاتێک عیسا چاوی هەڵبڕی و خەڵکێکی لە ڕادەبەدەر زۆری بینی دەهاتنە لای بە فیلیپۆسی فەرموو لەکوێ نان بکڕین و ئەمانە نان بدەین ئەمەی گوت بۆ ئەوەی تاقی بکاتەوە چونکە خۆی دەیزانی دەبێت چی بکات فیلیپۆس وەڵامی دایەوە بایی 200 دیناریش نان بەشیان ناکات ئەگەر هەر یەکەیان کەمێکی بەرکەوێت یەکێک لە قوتابیەکانی کە ئەندراوسی برای شیمۆن پەترۆس بوو پێی گوت کوڕێک لێرەیە 5 نانی جۆ و 2 ماسی پێیە بەڵام ئەوەندە چییە بۆ ئەم هەمووە عیسا فەرمووی خەڵکەکە دابنیشێنن ئەو شوێنە گیایەکی زۆری لێبوو جا پیاوەکان کە 5,000 دەبوون دانیشتن عیساش نانەکانی وەرگرت و سوپاسی خودای کرد پاشان بە پێی پێویست دابەشی کرد بەسەر ئەوانەدا کە دانیشت بوون بۆ ماسیەکانیش هەمان شتی کرد کاتێک هەمووان تێربوون عیسا بە قوتابیەکانی فەرموو ئەو پەلکە نانانەی ماوەتەوە کۆی بکەنەوە تاکو هیچ بە فیڕۆ نەڕوات ئەوانیش کۆیان کردەوە و 12 سەبەتەیان پڕ کرد لەو پەلکە نانانەی ئەو 5 نانە جۆیەی لە نانخۆران مابووەوە لەبەر ئەوە کە خەڵکەکە بینیان عیسا چ پەرجوویەکی کرد گوتیان بەڕاستی ئەمە پێغەمبەرەکەیە کە بۆ جیهان دێت عیسا زانی ئەوان بەنیازن بێن و بیگرن تاکو بیکەنە پاشا دیسان بەتەنها چووە سەر شاخ عیسا بەسەر ئاودا دەڕوات کاتێک ئێوارەدا هات قوتابیەکانی بۆ لای دەریاچەکە چوونە خوارەوە سواری بەلەمێک بوون و بە دەریاچەدا بۆ کەفەرناحوم کەوتنە ڕێ تاریک داهات و عیسا هەر نەگەیشتە لایەن ڕەشەبا هەڵی کرد و دەریاچە هەڵچوو کە نزیکەی 25 تاکو 30 تیر هاوێژ سەوڵیان لێدا بوو عیسایان بینی بەسەر ئاوەکەدا دەڕوات و لە بەلەمەکە نزیک دەبێتەوە جا ترسان بەڵام پێی فەرموون ئەوە منم مەترسن کە ڕازی بوون سواری بەلەمەکەی بکەن دەست بەجێ بەلەمەکە گەیشتە ئەو کەنارەی بۆی دەچوون بۆ بەیانی ئەو خەڵکەی لەو بەری دەریاچەکە ڕاوەستا بوون بینیان لە بەلەمێک زیاتر لەوێ نەبوو عیساش لەگەڵ قوتابیەکانی سواری بەلەم نەبوو بەڵکو قوتابیەکانی بەتەنها بەڕێکەوت بوون ئینجا بەلەمی دیکە لە شاری تەبەریەوە هاتنە نزیک ئەو شوێنەی نانەکەیان لێی خوارد کە عیسای خاوەن شکۆ سوپاسی خودای کرد کاتێک خەڵکەکە بینیان نە عیسا لەوێیە و نە قوتابیەکانی سواری بەلەمەکان بوون و چوونە کەفەرناحوم بۆ ئەوەی بەدوای عیسادا بگەڕێن منم نانی ژیان کە لەو بەری دەریاچەکە دۆزیانەوە لێیان پرسی ڕابی کەی گەیشتیە ئێرە عیسا وەڵامی دانەوە ڕاستی ڕاستیتان پێدەڵێم ئێوە بەدوامدا دەگەڕێن
نەک لەبەر ئەوەی نیشانەکانتان بینی، بەڵکو لەبەر ئەوەی لە نانەکەتان خوارد و تێر بوون. بۆ خۆراکێک ئیش مەکەن کە لە ناو دەچێت، بەڵکو بۆ خۆراکێک کە بۆ ژیانی هەتاهەتایی دەمێنێتەوە، ئەوەی کوڕی مرۆڤ دەتانداتێ، چونکە ئەمە خودای باوک مۆری لێداوە. لەبەر ئەوە لێیان پرسی: چی بکەین تاکو کارەکانی خوددا بکەین؟ عیسا وەڵامی دانەوە: کاری خوددا ئەمەیە، باوەڕ بهێنن بەوەی ناردوویەتی. ئەوانیش لێیان پرسی: چ پەرجوویەک دەکەیت تاکو بیبینین و باوەڕت پێ بکەین؟ چی دەکەیت؟ باو باپیرانمان لە چۆڵەوانی مەنیان خوارد، وەک نووسراوە لە ئاسمانەوە نانی دانێ تاکو بیخۆن. عیساش پێی فەرموون: ڕاستی ڕاستیتان پێ دەڵێم، موسا نەبوو نانەکەی لە ئاسمانەوە دانێ، بەڵکو باوکمە لە ئاسمانەوە نانی ڕاستیتان دەداتێ، چونکە نانی خوددا ئەوەیە کە لە ئاسمانەوە دابەزیوە و ژیان دەبەخشێتە جیهان. لەبەر ئەوە پێیان گوت: گەورم، هەموو کاتێک ئەو نانەمان بدەرێ. عیساش پێی فەرموون: منم نانی ژیان، ئەوەی بێتە لام هەرگیز برسی نابێت، ئەوەش باوەڕم پێ بهێنێت هەرگیز تینووی نابێت. بەڵام پێم گوتن منتان بینیوە و باوەڕیش ناهێنن. هەر کەسێک باوکم دەیداتە من دێتە لام، ئەوەش بێتە لام هەرگیز دەری ناکەم. من لە ئاسمانەوە دابەزیوم نەک بۆ ئەوەی خواستی خۆم ئەنجام بدەم، بەڵکو خواستی ئەوەی ناردوومی. ئەمەش خواستی ئەوەیە کە منی ناردووە، هیچ کەسێک لەوانە لە دەست نەدەم کە پێی داوم، بەڵکو لە ڕۆژی دواییدا زیندویان دەکەمەوە. خواستی باوکم ئەمەیە: هەر کەسێک تەماشای کوڕەکە بکات و باوەڕی پێبهێنێت ژیانی هەتاهەتایی دەبێت، منیش لە ڕۆژی دواییدا زیندوی دەکەمەوە. جوولەکەش دەستیان کرد بە بۆڵەبۆڵکردن، چونکە فەرمووی: منم ئەو نانەی لە ئاسمانەوە دابەزیوە. گوتیان: ئەمە عیسای کوڕی یوسف نییە کە دایک و باوکی دەناسین؟ ئێستا چۆن دەڵێت لە ئاسمانەوە دابەزیوم؟ عیساش وەڵامی دانەوە و پێیگوتن: لە ناو خۆتاندا بۆڵەبۆڵ مەکەن، کەس ناتوانێت بێتە لام ئەگەر باوک ڕای نەکێشێت. ئەوەی ناردوومی، منیش لە ڕۆژی دواییدا زیندوی دەکەمەوە. لە پەرتووکی پێغەمبەراندا نووسراوە هەموو لە خودداوە فێر دەبن، جا ئەوەی لە باوکەوە بیست بێتی و فێر بوو بێت دێتە لام. کەس باوکی نەبینیوە جگە لەوەی لە خودداوەیە، تەنها ئەوەی لە خودداوەیە باوکی بینیوە. ڕاستی ڕاستیتان پێ دەڵێم، ئەوەی باوەڕ بهێنێت ژیانی هەتاهەتایی هەیە، منم نانی ژیان. باو باپیرانتان لە چۆڵەوانیدا مەنیان خوارد و مردن، بەڵام ئەمە ئەو نانەیە کە لە ئاسمانەوە دابەزیوە تاکو ئەوەی لێی بخوات نەمرێت. منم ئەو نانە زیندوەی کە لە ئاسمانەوە دابەزیوە. ئەگەر یەکێک لەم نانە بخوات بۆ هەتاهەتایە دەژیێت. ئەو نانەش کە بۆ ژیانی جیهان دەیبەخشم جەستەمە. جوولەکەکان لە ناو خۆیان دەمەقاڵەیان بوو، دەیانگوت: ئەمە چۆن دەتوانێت جەستەی خۆیمان بداتێ بیخۆین؟ لەبەر ئەوە عیسا پێی فەرموون: ڕاستی ڕاستیتان پێ دەڵێم، ئەگەر جەستەی کوڕی مرۆڤ نەخۆن و خوێنی نەخۆنەوە، ژیان لە ناختاندا نابێت. ئەوەی جەستەم بخوات و خوێنم بخواتەوە ژیانی هەتاهەتایی هەیە، منیش لە ڕۆژی دواییدا زیندوی دەکەمەوە، چونکە جەستەم خۆراکی ڕاستەقینەیە و خوێنیشم خواردنەوەی ڕاستەقینە. ئەوەی جەستەم بخوات و خوێنم بخواتەوە بە منەوە پەیوەست دەبێت و منیش بەوەوە. وەک باوکی زیندوو ناردوومی، منیش بەو باوکە زیندووم. ئاواش ئەوەی لە جەستەی من بخوات بەهۆی منەوە دەژیێت. ئەمە ئەو نانەیە کە لە ئاسمانەوە دابەزیوە، نەک وەکو ئەوەی باو باپیران خواردیان و مردن.
ئەوەی لەم نانە بخوات هەتایە دەژیێت. عیسا ئەمانەی لە کاتێکدا فەرموو کە لە کەنیشتی کەفەرناحومدا خەریکی فێرکردنی خەڵک بوو. زۆربەی قوتابیەکان گومان دەکەن. کاتێک زۆرێک لە قوتابیەکان گوێیان لەو فەرمایشتەی عیسا بوو، گوتیان ئەم قسەیە گرانە. کێ دەتوانێت وەری بگرێت؟ عیسا لە دڵی خۆیدا زانی قوتابیەکانی بەهۆی ئەمەوە بۆڵە بۆڵ دەکەن. پێی فەرموون ئایا ئەمە دەبێتە هۆی ساتمەکردنتان؟ ئەی ئەگەر ببینن کوڕی مرۆڤ بەرز بێتەوە بۆ ئەو شوێنەی یەکەم جار لێی بوو، ڕۆحی پیرۆز ژیان دەدات، بەڵام جەستە بە کەڵک نایەت. ئەو قسانەی پێم گوتن ڕۆح و ژیانن، بەڵام هەندێکتان باوەڕ ناهێنن. عیسا هەر لە سەرەتاوە ئەوانەی دەناسی کە باوەڕ ناهێنن، هەروەها دەیزانی کوێ بەگرتنی دەدات. ئینجا فەرمووی لەبەر ئەوە پێم گوتن کەس ناتوانێ بێت بۆ لام مەگەر باوک ڕێگەی پێ بدات. لەو کاتە بەولاوە زۆرێک لە قوتابیەکانی پشتیان تێکرد و ئیتر لەگەڵی نەدەگەڕان. لەبەر ئەوە عیسا بە 12 قوتابیەکەی فەرموو ئەی ئێوە ناتانەوێ بڕۆن؟ شیمۆن پەترۆس وەڵامی دایەوە گەورم بچینە لای کێ؟ وتەکانی ژیانی هەتایی لە لای تۆیە. ئێمەش باوەڕمان هێنا و زانیمان کە تۆ پیرۆزەکەی خودایت. عیسا وەڵامی دانەوە ئایا من ئێوەی 12 هەڵنەبژاردووە؟ بەڵام یەکێک لە ئێوە ئیبلیسە. ئەو باسی یەهوزای شیمۆنی ئەسخەریوتی دەکرد، چونکە سەرڕای ئەوەی کە یەکێک بوو لە 12 قوتابیەکە، بەڵام بەتەما بوو بەگرتنی بدات. بەشی حەوتەم. ڕقی جیهان لە عیسا. دوای ئەمانە عیسا بە جەلیلدا دەگەڕا و نەیدەویست لە یەهودیا بگەڕێ، چونکە ڕابەرانی جوولەکەی ئەوێ هەوڵیان دەدا بیکوژن. کاتێک جەژنی کەپرەشینەی جوولەکەش نزیک بووەوە، براکانی پێیان گوت ئێرە بەجێ بهێڵە و بڕۆ بۆ ناوچەی یەهودیا تاکو قوتابیەکانی خۆشت کارەکانت ببینن کە تۆ دەیکەیت. هیچ کەسێک بەنهێنی شتێک ناکات ئەگەر بیەوێت ئاشکرا بێت. ئەگەر ئەم شتانە دەکەیت خۆت پیشانی جیهان بدە. براکانی وایان پێگوت چونکە تەنانەت ئەوانیش باوەڕیان پێی نەدەکرد. عیساش پێی فەرموون جارێ کاتم نەهاتووە، بەڵام هەردەم کاتی ئێوە گونجاوە. جیهان ناتوانێت ڕقی لێتان بێتەوە، بەڵام ڕقی لە من دەبێتەوە، چونکە شایەتی لەسەر دەدەم کە کردەوەی خراپە. ئێوە بڕۆنە جەژنەکە، من نایەمە ئەم جەژنە، چونکە هێشتا کاتم تەواو نەبووە. ئەمانەی فەرموو لە جەلیل مایەوە. بەڵام کە براکانی بۆ جەژنەکە چوون، ئەویش ڕۆیشت، بەڵام بە ئاشکرا نا، بەڵکو بەنهێنی. ڕابەرانی جوولەکە لە جەژنەکەدا بە دوایدا دەگەڕان و دەیانگوت ئەو لەکوێیە؟ لە نێو خەڵکەکەدا چرپە چرپێکی زۆری لەسەر بوو. هەندێکیان دەیانگوت پیاوێکی چاکە. خەڵکی دیکەش دەیانگوت نەخێر، بەڵکو خەڵک گومڕا دەکات. بەڵام کەس لە ترسی جوولەکەکان بە ئاشکرا باسی نەدەکرد. بیرروڕای جیاواز دەربارەی عیسا. کاتێک نیوەی جەژن تێپەڕی، عیسا چووە حەوشەکانی پەرستگا و دەستی کرد بە فێرکردنی خەڵکی. جوولەکەکان سەرسام بوون و پرسیان ئەمە کە فێر نەکراوە چۆن ئەم هەموو زانیاریەی هەیە؟ عیسا وەڵامی دانەوە فێرکردنم هی خۆم نییە، بەڵکو هی ئەوەیە کە ناردوومی. ئەگەر کەسێک بیەوێت خواستی خوددا ئەنجام بدات، ئەوا دەزانێت ئاخۆ فێرکردنەکانم لە خودداوەیە یان لە خۆمەوە قسە دەکەم. ئەوەی لە خۆیەوە بدوێت داوای شکۆی خۆی دەکات، بەڵام ئەوەی داوای شکۆی ئەوە بکات کە ناردوویەتی، ئەمە ڕاستگۆیە و فڕوفێڵی تێدا نییە. ئایا موسا تەوراتی نەداونەتێ؟ بەڵام کەس لە ئێوە بە قسەی تەورات ناکات. بۆچی هەوڵی کوشتنم دەدەن؟
خەڵکەکە وەڵامیان دایەوە ڕۆحی پیست هەیە کێ هەوڵی کوشتنت دەدات عیسا پێی فەرموون کارێکم کرد و هەمووتان سەرسام بوون لە ڕۆژی شەممەدا کوڕ خەتەنە دەکەن چونکە دەڵێن کە موسا خەتەنەکردنی پێسپاردوون هەرچەندە خەتەنەکردن لە موساوە نەبووە بەڵکو لە باپیرانەوەیە ئەگەر کوڕ لە ڕۆژی شەممە خەتەنە بکرێت تاکو تەوراتی موسا نەشکێت باشە لە من تووڕە دەبن کە لە ڕۆژی شەممە سەراپای مرۆڤێکم چاک کردەوە بەڕواڵەت حکم مەدەن بەڵکو حکمێکی داد پەروەرانە بدەن لەبەر ئەوە هەندێک لە خەڵکی ئۆرشەلیم دەیانگوت ئەمە نییە ئەوەی دەیانەوێت بیکوژن ئەوە تا بە ئاشکرا قسە دەکات و هیچی پێناڵێن ئایا سەرۆکەکان بەڕاستی بۆیان دەرکەوتووە کە ئەمە مەسیحەکەیە بەڵام ئێمە دەزانین ئەمە خەڵکی کوێیە کاتێک مەسیح دێت کەس نازانێت خەڵکی کوێیە پاشان عیسا لە حەوشەکانی پەرستگا بەردەوام بوو لەسەر فێرکردنی خەڵکی و هاواری کرد بەڵێ دەمناسن و دەزانن خەڵکی کوێم لە خۆمەوە نەهاتووم بەڵام ئەوەی منی ناردووە ڕاستە ئێوە نایناسن بەڵام من دەیناسم چونکە لەوم و ئەویش منی ناردووە لەبەر ئەوە هەوڵیان دەدا بیگرن بەڵام کەس دەستی بۆ درێژ نەکرد چونکە هێشتا کاتی نەهات بوو زۆر لە خەڵکەکەش باوەڕیان پێیهێنا و گوتیان ئایا کاتێک مەسیح دێت پەرجووی زیاتر دەکات لەوەی ئەمە کردوویەتی کاتێک فەریسیەکان گوێیان لێبوو کە خەڵکەکە لەبارەی عیساوە چرپە چرپ دەکەن کاهینانی باڵا و فەریسیەکان خزمەتکاریان نارد تاکو بیگرن عیسا فەرمووی ماوەیەکی کەمم لەگەڵتان ماوە ئینجا دەچمە لای ئەوەی ناردوومی بەدوامدا دەگەڕێن بەڵام نامدۆزنەوە هەروەها ناتوانن بێن بۆ ئەو شوێنەی من لێی دەبم ئیتر جوولەکەکان لە نێو خۆیاندا گوتیان ئەمە بەنیازە بۆ کوێ بڕوات کە نایدۆزینەوە ئایا بۆ لای پەراگەندەکانی نێو یۆنانیەکان دەڕوات تاکو یۆنانیەکان فێر بکات ئەم قسەیە چییە دەیکات داوام دەکەن بەڵام نامدۆزنەوە و ناتوانن بێن بۆ ئەو شوێنەی من لێی دەبم ڕووبارەکانی ئاوی ژیان لە گەورەترین و کۆتاڕۆژی جەژندا عیسا ڕاوەستا و هاواری کرد ئەگەر یەکێک تینووی بوو با بێتە لام و بخواتەوە ئەوەی باوەڕم پێ بهێنێت وەک نووسراوە پیرۆزەکە فەرموویەتی لە ناخیەوە ڕووبارەکانی ئاوی ژیان دەڕوات لێرەدا مەبەستی لە ڕۆحی پیرۆز بوو کە ئەوانەی باوەڕی پێدەهێنن دواتر وەری دەگرن بەڵام هێشتا ڕۆحی پیرۆز نەدرابوو چونکە عیساش کۆدار نەببوو هەندێک لە خەڵکەکە کە گوێیان لەم قسانە بوو گوتیان ئەمە بەڕاستی پێغەمبەرەکەیە هەندێکی دیکە گوتیان ئەمە مەسیحەکەیە بەڵام هەندێک گوتیان باشە مەسیح لە جەلیلەوە دێت ئایا نووسراوە پیرۆزەکە نافەرموویەت کە مەسیح لە ڕەچەڵەکی داود و لە بێت لەحمەوە دێت ئەو گوندەی کە داودی لێبوو بۆیە بەهۆی ئەوەوە دووبەرەکی کەوتە نێوان خەڵکەکە هەندێک لەوان ویستیان بیگرن بەڵام کەس دەستگیری نەکرد ئەوسا خزمەتکارەکان گەڕانەوە لای کاهینانی باڵا و فەریسیەکان ئەوانیش لێیان پرسین بۆچی نەتان هێنا خزمەتکارەکان وەڵامیان دایەوە هەرگیز کەس وەک ئەمە قسەی نەکردووە فەریسیەکان گوتیان ئایا ئێوەش گومڕابوون باشە کەس لە سەرۆکەکان یان فەریسیەکان باوەڕی پێهێناوە نەخێر تەنها ئەم خەڵکە نەفرەت لێکراوە نەبێت کە لە تەورات نازانێت نیقۆدیمۆس کە پێشتر هات بووە لای عیسا و یەکێک بوو لەوان لێی پرسین ئایا تەوراتمان حکمی یەکێک دەدات پێش ئەوەی گوێی لێ بگرێت و بزانێت چی کردووە وەڵامیان دایەوە تۆش جەلیلیت لێ بکۆڵەوە و بیزانە کە لە جەلیلدا پێغەمبەر هەڵ ناکەوێت ئیتر هەر یەکە
چووەوە ماڵی خۆی. بەشی هەشتەم. بەخشینی ژنێکی داوێن پیس. بەڵام عیسا چوو بۆ کێوی زەیتون. لە بەرەبەیاندا گەڕایەوە حەوشەکانی پەرستگا. هەموو خەڵک هاتنە لای و ئەویش دانیشت و دەستی کرد بە فێرکردنیان. مامۆستایانی تەورات و فەریسیەکان ژنێکیان هێنا کە لە کاتی داوێن پیسیدا گیرا بوو. لە ناوەڕاستی خەڵکەکە ڕایان گرت. پێیان گوت: مامۆستا، ئەم ژنە لە کاتی ئەنجامدانی داوێن پیسیدا گیراوە. موساش لە تەوراتدا فەرمانی پێکردوین ژنی ئاوا بەردباران بکرێت. تۆ چی دەڵێی؟ ئەمەیان بۆ تاقیکردنەوەی عیسا گوت تاکو شتێکیان هەبێت سکاڵای لێ بکەن. بەڵام عیسا خۆی چەماندەوە و بە پەنجە دەستی کرد بە نووسین لەسەر زەوی. کاتێک ئەوان بەردەوام بوون لە پرسیارکردن، عیسا هەستایەوە و پێی فەرموون کامەتان بێگوناهە با یەکەم کەس بەردی تێبگرێت. دیسان خۆی چەماندەوە و دەستی کردەوە بە نووسین لەسەر زەوی. ئەوانەی گوێیان لێبوو یەک لە دوای یەک ڕۆیشتن دەست پێک لە پیرانەوە. ئەوسا عیسا بەتەنها مایەوە، ژنەکەش لەوێ ڕاوەستا بوو. عیسا ڕاست بووەوە و پێی فەرموو: خانم، ئەوان لەکوێن؟ کەس تاوانباری نەکردیت؟ گوتی: نەخێر گەورم. عیسا فەرمووی: منیش تاوانبارت ناکەم، بڕۆ، ئیتر گوناه مەکە. ڕووناکی جیهان. دیسان عیسا قسەی بۆ کردن و فەرمووی: منم ڕووناکی جیهان، ئەوەی دوام بکەوێت هەرگیز بە تاریکیدا ناڕوات، بەڵکو ڕووناکی ژیانی دەبێت. اینجا فەریسیەکان پێیان گوت: تەنها خۆت شایەتی بۆ خۆت دەدەیت، شایەتیەکەت ڕاست نییە. عیساش پێی فەرموون: تەنانەت ئەگەر تەنها خۆم شایەتی بۆ خۆم بدەم، شایەتیەکەم ڕاستە، چونکە دەزانم لەکوێوە هاتووم و بۆ کوێ دەڕۆم. بەڵام ئێوە نازانن من لەکوێوە هاتووم یان بۆ کوێ دەڕۆم. ئێوە بە گوێرەی پێوانەکانی مرۆڤ حکم دەدەن، بەڵام من کەس حکم نادەم. ئەگەر حکمیش بدەم، حکمدانەکەم ڕاستە، چونکە بەتەنها نیم، بەڵکو من لەگەڵ باوکدام، ئەوەی کە ناردوومی. لە تەوراتی ئێوەشدا نووسراوە کە شایەتی دوو کەس ڕاستە. منم شایەتی بۆ خۆم دەدەم، ئەو باوکەش کە منی ناردووە شایەتیم بۆ دەدات. ئەوسا لێیان پرسی: باوکت لەکوێیە؟ عیسا وەڵامی دایەوە: نە من دەناسن و نە باوکیشم. ئەگەر منتان بناسیایە، ئەوە باوکیشمتان دەناسی. ئەو قسانەی لە کاتێکدا فەرموو کە لە ناو حەوشەکانی پەرستگا لە نزیک گەنجینەکە خەڵکی فێر دەکرد، بەڵام کەس نەیگرت چونکە هێشتا کاتی نەهاتبوو. دیسان عیسا پێی فەرموون: من دەڕۆم و ئێوە بە دوامدا دەگەڕێن، بەڵام لە ناو گوناهەکانتان دەمرن. ئێوە ناتوانن بێنە ئەو شوێنەی من بۆی دەچم. لەبەر ئەوە جوولەکەکان پرسیاریان کرد و گوتیان: ئایا خۆی دەکوژێت؟ چونکە دەڵێ ئێوە ناتوانن بێنە ئەو شوێنەی من بۆی دەچم. ئیتر عیسا پێی فەرموون: ئێوە هی خوارەوەن، من هی سەرەوەم. ئێوە هی ئەم جیهانن، بەڵام من هی ئەم جیهانە نیم. لەبەر ئەوە پێم گوتن لە ناو گوناهەکانتان دەمرن، چونکە ئەگەر باوەڕ نەهێنن کە من ئەوم، ئەوە لە ناو گوناهەکانتان دەمرن. لێیان پرسی: تۆ کێیت؟ عیسا پێی فەرموون: من هەر ئەوەم کە لە سەرەتاوە پێم گوتن. زۆر شتم هەیە لەسەرتان کە بیڵێم و ئێوەی پێحکم بدەم، بەڵام ئەوەی ناردوومی جێی متمانەیە. هەرچیم لەو بیستووە بە جیهانی دەڵێم. ئەوان تێنەگەیشتن کە باسی باوکی دەکات. لەبەر ئەوە عیسا پێی فەرموون: کاتێک کوڕی مرۆڤتان بەرز کردەوە، ئەوسا دەزانن کە من ئەوم و لە خۆمەوە هیچ ناکەم، بەڵکو بەو جۆرە قسە دەکەم کە باوک
فێری کردوم ئەوەی ناردوومی لەگەڵمدایە و بەتەنها بەجێی نەهێشتوم چونکە هەمیشە ئەوە دەکەم کە جێی ڕەزامەندی ئەوە. کاتێک ئەم قسانەی دەکرد زۆر کەس باوەڕیان پێهێنا. ڕاستی ئازادتان دەکات. عیسا بەو جوولەکانەی فەرموو کە باوەڕیان پێهێنا بوو ئەگەر لەسەر فێرکردنەکانم بمێننەوە ئەوە بەڕاستی قوتابی منن و ڕاستی دەناسن، ڕاستیش ئازادتان دەکات. جوولەکەکان وەڵامیاندایەوە ئێمە نەوەی ئیبراهیمین، هەرگیز کۆیلەی کەس نەبووین، ئیتر چۆن دەفەرمووی ئێوە ئازاد دەبن؟ عیسا وەڵامی دانەوە ڕاستی ڕاستیتان پێدەڵێم هەر کەسێک گوناه بکات کۆیلەی گوناهە، کۆیلە هەتا هەتایە لە ماڵ نامێنێتەوە، بەڵام کوڕ هەتا هەتایە دەمێنێتەوە. ئەگەر کوڕەکە ئازادی کردن ئەوە بەڕاستی ئازاد دەبن. دەزانم کە ئێوە لەنەوەی ئیبراهیمن، بەڵام هەوڵی کوشتنم دەدەن چونکە پەیامەکەم لە دڵی ئێوەدا جێگای نییە. چیم لە لای باوکم بینیوە دەیڵێم، ئێوەش چیتان لە باوکتانەوە بیستووە دەیکەن. وەڵامیاندایەوە باوکمان ئیبراهیمە. عیساش پێی فەرموون ئەگەر ڕۆڵەی ئیبراهیم بوونایە کردارەکانی ئیبراهیمتان دەکرد، بەڵام ئێستا هەوڵی کوشتنی من دەدەن ئەو کەسەی کە ڕاستی لە خوداوە بیست و پێی گوتن ئیبراهیم وەک ئێوەی نەکردووە، ئێوە کردارەکانی باوکتان دەکەن. جا پێیان گوت بە زۆڵی لە دایک نەبووین، یەک باوکمان هەیە کە خودایە. باوکی درۆ. عیسا پێی فەرموون ئەگەر خوددا باوکتان بوایە منتان خۆش دەویست، چونکە لە خوداوە دەرچووم و هاتووم، لە خۆمەوە نەهاتووم بەڵکو ئەو ناردوومی. بۆچی لە قسەکانم تێناگەن؟ چونکە ئێوە ناتوانن گوێ لە وشەکانم بگرن. ئێوە لە ئیبلیسی باوکتانن، دەتانەوێت ئارەزووەکانی باوکتان جێبەجێ بکەن. ئەو لە سەرەتاوە بکوژ بووە، لە ڕاستیدا نەچەسپاوە، چونکە ڕاستی لە ئەودا نییە. کاتێک درۆ دەکات بە زمانی خۆی قسە دەکات، چونکە درۆزنە و باوکی درۆیە. هەر بۆیە کاتێک من ڕاستی دەڵێم ئێوە باوەڕم پێناکەن. کامەتان دەتوانێت گوناهێکم لەسەر بسەلمێنێ؟ جا ئەگەر ڕاستی دەڵێم بۆچی باوەڕم پێناکەن؟ ئەوەی لە خوداوەیە گوێ لە پەیامی خوددا دەگرێت، بۆیە ئێوە گوێ ناگرن چونکە لە خوداوە نین. جوولەکەکان وەڵامیاندایەوە ئایا ئێمە ڕاست ناڵێین کە تۆ سامیرەیت و ڕۆحی پیست تێدایە؟ بەر لە ئیبراهیم من هەم. عیسا وەڵامی دانەوە من ڕۆحی پیسم تێدا نییە، بەڵام ڕێزی باوکم دەگرم و ئێوەش سوکایەتیم پێدەکەن. داوای شکۆ بۆ خۆم ناکەم، بەڵام یەکێک هەیە کە بۆم داوا دەکات و حکم دەدات. ڕاستی ڕاستیتان پێدەڵێم ئەگەر یەکێک گوێڕایەڵی وشەکانم بێت هەرگیز مردن نابینێت. پاشان جوولەکەکان پێیان گوت ئێستا زانیمان ڕۆحی پیست تێدایە. ئیبراهیم و پێغەمبەران مردن، کەچی تۆ دەڵێی ئەوەی گوێڕایەڵی وشەکانم بێت هەرگیز تامی مردن ناکات. ئایا تۆ لە ئیبراهیمی باوکمان گەورەتری کە مرد؟ پێغەمبەرانیش مردن، خۆت بە چی دەزانیت؟ عیسا وەڵامی دانەوە ئەگەر من خۆم شکۆدار بکەم ئەوە شکۆمەندیەکەم هیچ نییە، ئەوە باوکمە کە شکۆدارم دەکات. ئەوەی ئێوە دەڵێن خودامانە، هەرچەندە ئێوە نایناسن، بەڵام من دەیناسم. ئەگەر بڵێم نایناسم وەک ئێوە دەبمە درۆزن، بەڵام دەیناسم و گوێڕایەڵی وشەکانی دەبم. ئیبراهیمی باوکتان دڵشاد بوو کە ڕۆژی هاتنی من ببینێت، جا ئەو ڕۆژەی بینی و دڵخۆش بوو. جوولەکەکان پێیان گوت تۆ جارێت تەمەنت نەبووە بە 50 ساڵ، ئیتر چۆن دەڵێیت کە ئیبراهیمت بینیوە؟ عیسا پێی فەرموون
ڕاستی ڕاستیتان پێدەڵێم پێش ئەوەی ئیبراهیم لەدایک ببێت من هەم ئەوسا بەردیان هەڵگرت تاکو بەردبارانی بکەن بەڵام عیسا خۆی شاردەوە و حەوشەکانی پەرستگای بەجێهێشت. بەشی نۆیەم چاککردنەوەی کەسێکی بەزگماک نابینا. کاتێک کە عیسا بەڕێگادا تێدەپەڕی پیاوێکی بینی کە بەزگماک نابینا بوو. قوتابیەکانی لێیان پرسی و گوتیان ڕابی کێ گوناهی کردووە ئەم پیاوە یان دایک و باوکی وا بەزگماک نابینایە؟ عیسا وەڵامی دایەوە نە ئەمە گوناهی کردووە نە دایک و باوکیشی بەڵکو تاک و کارەکانی خودای تێدا دەربکەوێت. هەتا ڕۆژە لەسەرمانە کاری ئەوە بکەین کە ناردوومی چونکە شەودا دێت و کەس ناتوانێت کاری تێدا بکات. ئەوەندەی لە جیهاندام من ڕووناکی جیهانم. ئەمەی فەرموو تفی لەسەر زەوی کرد بە تفەکە قوڕی گرتەوە و چاوی پیاوەکەی پێ سواخدا. پێی فەرموو بڕۆ لە گۆمی سیلوام خۆت بشۆ. سیلوام واتە نێردراو. جا ڕۆیشت خۆی شوشت و بە چاوی ساغەوە گەڕایەوە ماڵەوە. اینجا دراوسێ و ئەوانەی پێشتر بینی بوویان سوال دەکات گوتیان ئەمە ئەوە نییە دادەنیشت و سواڵی دەکرد؟ هەندێک گوتیان خۆیەتی، هەندێکی دیکە گوتیان نەخێر بەڵام لەو دەچێت. بەڵام ئەو پێداگری دەکرد و دەیگوت من ئەوم. اینجا لێیان پرسی ئەی چۆن چاوت کرایەوە؟ وەڵامی دایەوە پیاوێک پێی دەگوترێ عیسا قوڕی گرتەوە و چاومی سواخدا. پێی فەرمووم بڕۆ لە گۆمی سیلوام خۆت بشۆ. منیش ڕۆیشتم خۆمم شوشت و پاشان چاوەکانم بینیان. لێیان پرسی ئەو لەکوێیە؟ گوتی نازانم. جا ئەوەی پێشتر نابینا بوو بردیانە لای فەریسیەکان. ئەو ڕۆژەی عیسا قوڕەکەی گرتەوە و چاوی کردەوە شەممە بوو. لەبەر ئەوە فەریسیەکان لێیان پرسی کە چۆن چاوی چاک بووەتەوە. پیاوەکە وەڵامی دانەوە قوڕی خستە سەر چاوم منیش شوشتم و ئێستا دەبینم. هەندێک لە فەریسیەکان گوتیان ئەم پیاوە لە خوداوە نییە چونکە شەممە ناپارێزێت. بەڵام هەندێکی دیکە گوتیان چۆن پیاوێکی گوناهبار دەتوانێت پەرجووی بەم جۆرە بکات؟ ئیتر دووبەرەکی کەوتە نێوانیان. دیسان لە نابیناکەیان پرسی تۆ دەربارەی ئەو چی دەڵێی چونکە چاوی تۆی چاک کردەوە؟ گوتی پێغەمبەرە. ڕابەرانی جوولەکەکان باوەڕیان نەکرد کە ئەمە نابینا بووە و ئێستا دەبینێت هەتا ئەوەی دایک و باوکی پیاوەکەیان بانگ کرد. لێیان پرسین ئایا ئەمە کورتانە کە دەڵێن بەزگماک نابینا بووە؟ ئەی ئێستا چۆن دەبینێت؟ دایک و باوکی وەڵامیان دایەوە دەزانین ئەمە کوڕمانە و بەزگماک نابینا بوو بەڵام نازانین ئێستا چۆن دەبینێت یان نازانین کێ چاوی چاک کردووەتەوە. لە خۆی بپرسن ئەو گەورەیە و باسی خۆی دەکات. دایک و باوکی لە ترسی ڕابەرانی جوولەکە ئەمەیان گوت چونکە تەکبیریان کردبوو هەر کەسێک دان بنێت کە عیسا مەسیحەکەیە لە کەنیشت دەری دەکەن. لەبەر ئەوە دایک و باوکی گوتیان ئەو گەورەیە لە خۆی بپرسن. دیسان فەریسیەکان ئەو پیاوەی پێشتر نابینا بوو بانگیان کرد و پێیان گوت سوێند بە خوددا بخۆ کە ڕاستیەکە بڵێیت دەزانین ئەم پیاوە گوناهبارە. کابرا وەڵامی دایەوە ئەگەر ئەو گوناهبارە نازانم بەڵام یەکشت دەزانم نابینا بووم و ئێستا دەبینم. لەبەر ئەوە لێیان پرسی چی لێ کردیت؟ چۆن چاوی تۆی کردەوە؟ وەڵامی دانەوە پێم گوتن گوێتان لێ نەگرتم. بۆچی دیسان دەتانەوێ ببیستن؟ ئێوەش دەتانەوێ ببنە قوتابی ئەو؟ جنێویان پێیدا و گوتیان تۆ قوتابی ئەویت بەڵام ئێمە قوتابی موساین. دەزانین خوددا قسەی لەگەڵ موسا کرد بەڵام نازانین ئەمە لەکوێوە هاتووە. کابرا وەڵامی دانەوە ئەمە شتێکی سەیرە ئەو چاوی کردومەتەوە ئێوەش نازانن ئەو لەکوێوە هاتووە. ئێمە دەزانین خوددا گوێ لە گوناهباران ناگرێت
بەڵام ئەگەر یەکێک لەخوا ترس بێت و خواستی خوددا پەیڕەو بکات ئەوە گوێی لێ دەگرێت. هەرگیز نەبیستراوە یەکێک چاوی مرۆڤێکی بە زگماک نابینای چاک کردبێتەوە. ئەگەر ئەم کەسە لە خودداوە نەبێت نەیدەتوانی هیچ بکات. پێیان گوت: تۆ بە تەواوی لە گوناه لەدایک بوویت، تۆ فێرمان دەکەیت؟ جا دەریان کردە دەرەوە. عیسا بیستی دەریان کردووە، دۆزیەوە و پێی فەرموو: باوەڕ بە کوڕی مرۆڤ دەکەیت؟ کابرا وەڵامی دایەوە: گەورم، ئەو کێیە تاکو باوەڕی پێ بکەم؟ عیسا پێی فەرموو: تۆ ئەوت بینیوە، ئەو هەمان ئەو کەسەیە کە ئێستا قسەت لەگەڵ دەکات. ئەویش گوتی: گەورم، باوەڕ دەکەم. ئینجا کڕنۆشی بۆ برد. عیسا فەرمووی: بۆ حکمدان هاتوومەتە ئەم جیهانە تاکو ئەوانەی نابینان ببینن و ئەوانەی دەبینن کوێر بن. هەندێک فەریسی کە لەگەڵی بوون گوێیان لەمە بوو. لێیان پرسی: ئایا ئێمەش کوێرین؟ عیسا پێی فەرموون: ئەگەر ئێوە کوێر بوونایە گوناهتان نەدەبوو، بەڵام ئێستا ئێوە دەڵێن دەبینین، لەبەر ئەوە گوناهەکەتان دەمێنێتەوە. بەشی دەیەم. منم شوانە دڵسۆزەکە. ڕاستی ڕاستیتان پێدەڵێم، ئەوەی لە دەرگاوە نەچێتە ناو پشتیری مەڕەکان بەڵکو بەڕێگایەکی دیکەدا بۆی سەر بکەوێت، ئەوە دز و جەردەیە. بەڵام ئەوەی لە دەرگاوە بچێتە ژوورەوە، ئەوە شوانی مەڕەکانە. دەرگاوانیش دەرگاکەی لێ دەکاتەوە، مەڕەکانیش گوێ لە دەنگی دەگرن، بەناو بانگی مەڕەکانی خۆی دەکات و دەیان باتە دەرەوە. کاتێک هەموو ئەوانەی خۆی هێنایە دەرەوە، لە پێشیانەوە دەڕوات و مەڕەکانیش دوای دەکەون، چونکە دەنگی دەناسنەوە. هەرگیز دوای کەسی بێگانە ناکەون، بەڵکو لێی ڕادەکەن، چونکە دەنگی بێگانە ناناسن. عیسا ئەم نمونەیەی بۆ گێڕانەوە، بەڵام ئەوان تێنەگەیشتن باسی چیان بۆ دەکات. لەبەر ئەوە دیسان عیسا فەرمووی: ڕاستی ڕاستیتان پێدەڵێم، منم دەرگای مەڕەکان. هەموو ئەوانەی پێش من هاتوون دز و جەردە بوون، بەڵام مەڕەکان گوێیان لێ نەگرتن. منم دەرگاکە، ئەوەی لە منەوە بچێتە ژوورەوە ڕزگاری دەبێت، ئازادانە دێتە ژوورەوە و دەچێتە دەرەوە و لە وەرگا دەدۆزێتەوە. دز نایەت بۆ دزین و کوشتن و لە ناوبردن نەبێت، بەڵام من هاتووم تاکو ئەوان ژیانیان هەبێت، ژیانێکی پڕ و تەواو. منم شوانە دڵسۆزەکە، شوانی دڵسۆزیش ژیانی خۆی لە پێناوی مەڕەکاندا دادەنێت. بەکرێگیراویش شوانی مەڕەکان نییە و مەڕەکانیش هی ئەو نین. کاتێک دەبینێت گورگ دێت، مەڕەکان بەجێ دەهێڵێت و ڕادەکات، گورگیش مەڕەکان دەبات و پەرتەوازەیان دەکات. کابرا هەڵدێت چونکە بەکرێ گیراوە و خەمی مەڕەکانی نییە. منم شوانە دڵسۆزەکە، مەڕی خۆم دەناسم و ئەوانیش من دەناسن. هەر وەک چۆن باوک دەمناسێت، منیش باوک دەناسم، ژیانم بۆ مەڕەکان دادەنێم. هەروەها مەڕی دیکەم هەیە کە سەر بەم پشتیرە نین، دەبێ ئەوانیش بهێنم، ئەوانیش گوێیان لە دەنگم دەبێت، جا دەبنە یەک مێگەل و یەک شوان. لەبەر ئەوە باوک منی خۆش دەوێت، چونکە ژیانی خۆم دادەنێم تاکو وەری بگرمەوە. کەس لە منی ناستێنێ، بەڵکو خۆم دایدەنێم. دەسەڵاتم هەیە دای بنێم و دەسەڵاتم هەیە بیبەمەوە. ئەم ڕاستپاردەیەم لە باوکمەوە وەرگرتووە. بەهۆی ئەم قسانەوە دیسان دووبەرەکی لە نێو جوولەکەکان پەیدا بوو. زۆرێک لەوان گوتیان: ڕۆحی پیسی هەیە و ڕێنە دەکات، بۆچی گوێی لێ دەگرن؟ هەندێکی دیکەیان گوتیان: ئەمە قسەی کەسێک نییە کە ڕۆحی پیسی تێدا بێت،
ئایا ڕۆحی پیس دەتوانێت چاوی نابینا چاک بکاتەوە؟ من و باوک یەکین. زستان بوو لە ئۆرشەلیم جەژنی هەنووکە بوو. عیساش لە حەوشەکانی پەرستگا لە ڕێڕەوە سەردا پۆشراوەکەی سلێمان پیاسەی دەکرد کە هەردوو لای بە کۆڵەکە گیرا بوو. جوولەکەکان لێی کۆبوونەوە و پێیان گوت هەتا کەی لە گومان دەمان هێڵیتەوە؟ ئەگەر تۆ مەسیحەکەیت بە ئاشکرا پێمان بڵێ. عیسا وەڵامی دانەوە پێم گوتن بەڵام باوەڕ ناکەن. ئەو کارانەی بە ناوی باوکمەوە دەیکەم شایەتیم بۆ دەدەن، بەڵام ئێوە باوەڕ ناکەن چونکە لە مەڕەکانم نین. مەڕەکانم گوێ لە دەنگم دەگرن، منیش دەیان ناسم و ئەوانیش بەدوام دەکەون. ژیانی هەتاییان دەدەمێ و هەرگیز لە ناو ناچن، کەسیش لە دەستم نایان ڕفێنێت. باوکم کە بە منی داون لە هەمووان گەورەترە، کەسیش ناتوانێت لە دەستی باوک بیان ڕفێنێت. من و باوک یەکین. دیسان ئەو جوولەکانەی بەرهەڵستی عیسایان دەکرد بەردیان هەڵگرت تاکو بەردبارانی بکەن. بەڵام عیسا پێی فەرموون زۆر کاری چاکم لەلایەن باوکەوە پیشاندان، بەهۆی کامیانەوە بەردبارانم دەکەن. جوولەکەکان وەڵامیان دایەوە لەبەر کردارێکی چاک بەردبارانت ناکەین، بەڵکو بەهۆی کفرکردنتەوە، چونکە تۆ مرۆڤیت و خۆت دەکەیت بە خودا. عیساش وەڵامی دانەوە ئایا لە تەوراتەکەتان نەنووسراوە من پێم گوتن ئێوە خوداوەندەکانن؟ نووسراوە پیرۆزەکە هەمیشە ڕاستی دەفەرموێت. ئەگەر خودا ئەوانە بە خوداوەندەکان ناو بنێت کە وشەی خودایان بۆ هاتووەتە خوارەوە، ئیتر چۆن ئێوە بەوە دەڵێن کە باوک بۆ خۆی تەرخانی کردووە و ناردوویەتی بۆ جیهان تۆ کفر دەکەیت چونکە گوتم من کوڕی خودام؟ ئەگەر کارەکانی باوکم نەکەم باوەڕم پێمەکەن، بەڵام ئەگەر ئەو کارانە بکەم هەرچەندە باوەڕیشم پێ ناکەن، باوەڕ بەو کارانە بکەن تاکو بزانن و تێبگەن کە باوک لە مندایە و منیش لە باوک دام. دیسان ویستیان بیگرن، بەڵام لە دەستیان دەربازی بوو. اینجا عیسا چووەوە ئەو بەری ڕووباری ئوردون و لەوێ مایەوە، لەو شوێنەی کە یەحیا یەکەم جار خەڵکی لە ئاو هەڵدەکێشا. زۆر خەڵک هاتنە لای و دەیانگوت یەحیا هیچ پەرجوویەکی نەکرد، بەڵام هەرچی یەحیا دەربارەی ئەم پیاوە گوتی ڕاست بوو. لەوێ خەڵکێکی زۆر باوەڕیان بە عیسا هێنا. بەشی 11. مردنی لەعازر. پیاوێک بە ناوی لەعازر نەخۆش بوو کە خەڵکی بێتعنیا بوو، هەمان گوندی مریەم و مەرسای خوشکی. ئەم مریەمە ئەوە بوو کە مەسیحی خاوەن شکۆی بە بۆن شەور کرد، بە پرچی پێیەکانی سڕیەوە. لەعازری نەخۆشیش برای بوو. خوشکەکان هەواڵیان بۆ عیسا نارد و گوتیان گەورم ئەوە تا ئەوەی خۆشت دەوێ نەخۆشە. کاتێک عیسا ئەمەی بیست فەرمووی ئەم نەخۆشیە بۆ مردن نییە، بەڵکو بۆ شکۆداری خودایە تاکو بەهۆیەوە کوڕی خوددا شکۆدار بێت. لەگەڵ ئەوەی عیسا مەرسا و خوشکەکەی و لەعازری خۆش دەویست، کاتێک بیستی نەخۆشە 2 ڕۆژی دیکە لەو شوێنەی لێی بوو مایەوە. دوای ئەمە عیسا بە قوتابیەکانی فەرموو با بگەڕێینەوە بۆ ناوچەی یەهودیا. قوتابیەکان پێیان گوت ڕابی، ماوەیەک لە مەوبەر جوولەکەکانی ئەوێ دەیانویست بەردبارانت بکەن، دیسان دەچیتەوە ئەوێ؟ عیساش وەڵامی دایەوە ئایا ڕۆژ 12 کاتژمێر نییە؟ ئەوەی بە ڕۆژ بڕوات پێی هەڵناکەوێت، چونکە ڕووناکی ئەم جیهانە دەبینێت، بەڵام ئەوەی بە شەو بڕوات پێی هەڵدەکەوێت، چونکە ڕووناکی تێدا نییە. ئەمانەی فەرموو پاشان پێی فەرموون لەعازری دۆستمان نووسووە، بەڵام دەڕۆم تاکو بە خەبەری بهێنمەوە. اینجا قوتابیەکان پێیان گوت گەورم
ئەگەر ئەو نووسووە چاک دەبێتەوە. عیسا باسی مردنی ئەوی کرد، بەڵام ئەوان وایان زانی باس لە نووستنی ئاسایی دەکات. عیساش بە ئاشکرا پێی فەرموون لەعازر مردووە، لەبەر ئێوە دڵشادم کە لەوێ نەبووم تاکو باوەڕ بهێنن. وەرن با بڕۆین بۆ لای. تۆماسیش کە بەدوانە بانگ دەکرا بە قوتابیە هاوڵەکانی گوت با ئێمەش لەگەڵ ئەودا بڕۆین تاکو لەگەڵ ئەودا بمرین. منم زیندوو بوونەوە و ژیان. کاتێک عیسا گەیشت زانی لەعازر وا 4 ڕۆژە لە گۆڕدایە. بێتعەنیاش نزیکەی 15 تیرهاوێژ لە ئۆرشەلیمەوە دوور بوو. ژمارەیەکی زۆر لە جوولەکەکان هاتبوونە لای مەرسا و مریەم تاکو سەرخۆشی براکەیان لێ بکەن. کاتێک مەرسا بیستی عیسا هاتووە بەرەو پیری چوو، بەڵام مریەم لە ماڵ مایەوە. اینجا مەرسا بە عیسای گوت گەورم ئەگەر لێرە بوویتایە براکەم نەدەمرد. ئێستاش دەزانم هەرچی لە خوددا داوا بکەیت خوددا دەتداتێ. عیسا پێی فەرموو براکەت زیندوو دەبێتەوە. مەرساش پێی گوت دەزانم لە زیندوو بوونەوەی ڕۆژی دواییدا هەڵدەستێتەوە. عیسا پێی فەرموو منم زیندوو بوونەوە و ژیان. ئەوەی باوەڕم پێ بهێنێت ئەگەر بشمرێت زیندوو دەبێتەوە. هەروەها هەر کەسێک کە زیندووە و باوەڕم پێ بهێنێت هەرگیز نامرێت. باوەڕ بەمە دەکەیت؟ پێی گوت بەڵێ گەورم، باوەڕم هێناوە کە تۆ مەسیحەکەیت، کوڕی خودای، ئەوەی بۆ جیهان دێت. گریانی عیسا. پاشان کە ئەمەی گوت چوو مریەمی خوشکی بانگ کرد و بە نهێنی گوتی مامۆستا لێرەیە، بانگت دەکات. ئەویش کە ئەمەی بیست خێرا هەستا و هاتە لای. عیسا هێشتا نەهات بووە ناو گوندەکە، بەڵکو لەو شوێنە بوو کە مەرسای لێبینی. ئەو جوولەکانەی لە ماڵەوە لەگەڵی بوون و دڵنەواییان دەکرد بینیان مریەم خێرا هەستا و چووە دەرەوە. دوای کەوتن وایان زانی دەچێتە سەر گۆڕەکە تاکو لەوێ بگرێت. کاتێک مریەم گەیشتە ئەو شوێنەی عیسای لێبوو ئەوی بینی بەسەر پێیدا کەوت و پێی گوت گەورم ئەگەر لێرە بوویتایە براکەم نەدەمرد. عیساش کە بینی دەگرێت و ئەو جوولەکانەش کە لەگەڵی هاتبوون دەگریێن کاری لە ڕۆحی کرد و خەمبار بوو. لێی پرسین لەکوێتان داناوە؟ ئەوانیش وەڵامیان دایەوە گەورم وەرە و ببینە. جا عیسا گریا. لەبەر ئەوە جوولەکەکان گوتیان سەیر بکەن چەندی خۆش دەویست. بەڵام هەندێکیان گوتیان ئەمە کە چاوی نابیناکەی چاک کردەوە ئایا نەیدەتوانی وای بکردایە ئەمیش نەمردایە؟ زیندووکردنەوەی لەعازر. دیسان عیسا لە ناخەوە خەم دایگرت و هاتە لای گۆڕەکە کە ئەشکەوتێک بوو دەمەکەی بەردێکی پێوەندرا بوو. عیسا فەرمووی بەردەکە لادەن. مەرسای خوشکی مردووەکە پێی گوت گەورم بۆنی کردووە چونکە 4 ڕۆژە. عیساش پێی فەرموو ئەی پێم نەگوتی ئەگەر باوەڕ بکەیت شکۆی خوددا دەبینیت؟ ئەوسا بەردەکەیان لابرد. عیساش چاوی هەڵبڕی بۆ ئاسمان و فەرمووی باوکە سوپاست دەکەم کە گوێت لێگرتم. دەمزانی کە تۆ هەمیشە گوێم لێدەگریت، بەڵام لەبەر ئەو خەڵکەی لەم ناوە ڕاوەستاون ئەمەم گوت تاکو باوەڕ بکەن کە تۆ منت ناردووە. کە ئەمەی فەرموو بەدەنگێکی بەرز هاواری کرد لەعازر وەرە دەرەوە. ئەوسا مردووەکە هاتە دەرەوە. دەست و قاچی بە کفن بەسترا بوو، ڕووشی بە دەسماڵێک پێچرا بوو. عیساش پێی فەرموون بیکەنەوە، بهێڵن با بڕوە. پیلانی کوشتنی عیسا. لەبەر ئەوە ژمارەیەکی زۆر لە جوولەکەکان کە بۆ لای مریەم هاتبوون و ئەمەیان بینی کە عیسا کردی باوەڕیان پێیهێنا. بەڵام هەندێکیان چوونە لای فەریسیەکان و ئەوەی عیسا کردبووی پێیان ڕاگەیاندن. لەبەر ئەوە کاهینانی باڵا و فەریسیەکان ئەندامانی ئەنجومەنی باڵایان کۆکردەوە. گوتیان چی بکەین چونکە ئەم پیاوە پەرجووی زۆر دەکات. ئەگەر بەم شێوەیە لێیگەڕین
هەموو خەڵکەکە باوەڕی پێدەهێنن. ڕۆمانیەکانیش دێن پەرستگاکەمان دەڕوخێنن و نەتەوەکەمان ڕاپێچ دەکەن. یەکێک لەوان بە ناوی قەیافا ئەو ساڵە سەرۆکی کاهینان بوو. پێی گوتن ئێوە هیچ نازانن. تێناگەن کە باشترە بۆتان پیاوێک لە جیاتی گەل بمرێت لەوەی کە گەل هەمووی لە ناو بچێت. ئەو لە خۆیەوە ئەمەی نەگوت، بەڵکو لەو ساڵەدا سەرۆکی کاهینان بوو پێشبینی کرد کە عیسا لە جیاتی گەل دەمرێت. نەک تەنها لە جیاتی ئەو گەلە، بەڵکو تاک و ڕۆڵەکانی خودا کە پەرتەوازە بوون کۆ بکاتەوە و یەکیان بخاتەوە. ئیتر لەو ڕۆژەوە پیلانی کوشتنیان داڕشت. لەبەر ئەوە چیتر عیسا بە ئاشکرا بە ناو خەڵکی یەهودیادا نەدەگەڕا، بەڵکو لەوێوە چووە ناوچەکانی نزیک چۆڵەوانی بۆ شارێک ناوی ئەفرایم بوو. لەگەڵ قوتابیەکانی لەوێ مایەوە. لەو کاتەدا جەژنی پەسخەی جوولەکەکان نزیک بوو. زۆر کەس لە گوندەکانەوە پێش جەژن بۆ ئۆرشەلیم هاتبوون تاکو خۆیان پاک بکەنەوە. جا بەدوای عیسادا دەگەڕان. هەروەها کاتێک لە حەوشەکانی پەرستگا ڕاوەستا بوون بە یەکتریان دەگوت ڕاتان چییە؟ ئایا بۆ جەژن نایەت؟ کاهینانی باڵا و فەریسیەکانیش فەرمانیان دەرکردبوو ئەگەر هەر کەسێک بزانێت ئەو لەکوێیە دەبێت ئاشکرای بکات تاکو بیگرن. بەشی 12. ئامادەکردنی عیسا بۆ مردن. 6 ڕۆژ پێش جەژنی پەسخا عیسا هاتە بێت ئەنیا کە لە عازری لێبوو. ئەوەی عیسا لە نێو مردووان هەڵیستاندەوە. لەوێ شێوێکیان بۆ ئامادە کرد. مەرسا خزمەتی دەکرد. لە عازریش یەکێک بوو لەوانەی لەگەڵی پاڵیدا بووەوە. مریەمیش نیو لیتر بۆنی ناردینی بێگەردی گرانبەهای هێنا و پێیەکانی عیسای پێچەور کرد. اینجا بە قژی پێیەکانی عیسای سڕیەوە و ماڵەکەش پڕ بوو لە بۆنی خۆش. یەهوزای ئەسخەریوتی کە یەکێک بوو لە قوتابیەکانی و بەتەما بوو بەگرتنی بدات، گوتی بۆچی ئەم بۆنە بە 300 دینار نەفرۆشرا و نەدرا بە هەژاران؟ ئەمەی گوت نەک لەبەر ئەوەی خەمی هەژارانی دەخوارد، بەڵکو لەبەر ئەوەی دز بوو سندوقی پارەشی لەلا بوو. لەو پارەیەی دەبرد کە تێیدا دادەنرا. عیساش فەرمووی وازی لێ بهێنن بۆ ڕۆژی ناشتنم هەڵی گرت بوو، چونکە هەژاران هەمیشە لەگەڵتانن بەڵام من هەمیشە لەلاتان نیم. کاتێک ژمارەیەکی زۆر لە جوولەکەکان زانیان عیسا لەوێیە، هاتن نەک تەنها لەبەر عیسا، بەڵکو بۆ بینینی لە عازریش کە لە نێو مردووان هەڵیستاندەوە. ئەوسا کاهینانی باڵا تەکبیریان کرد لە عازریش بکوژن، چونکە ژمارەیەکی زۆر لە جوولەکەکان بەهۆی ئەوەوە دەڕۆیشتن و باوەڕیان بە عیسا دەهێنا. کەژاوەی پاشایانە. بۆ بەیانی ئەو ئاپۆڕەیە لە خەڵک کە هاتبوون بۆ جەژن بیستیان کە عیسا دێت بۆ ئۆرشەلیم. لە قەدار خورمایان برد و بەرەو پیری چوون. هاواریان دەکرد هۆسانە، پیرۆزە ئەوەی بە ناوی یەزدانەوە دێت، پیرۆزە پاشای ئیسرائیل. عیسا جاشکێکی بینی سواری بوو، وەک نووسراوە ئەی شاری سیۆن مەترسە، ئەوە تا پاشاکەت دێت بە سواری جاشی ماکەرێک. سەرەتا قوتابیەکانی لەمانە تێنەگەیشتن، بەڵام پاش ئەوەی عیساش کۆدار کرا بیریان کەوتەوە کە ئەمانە دەربارەی ئەو نووسراون، ئەوانیش ئەمانەیان بۆ ئەو کردووە. هەروەها ئەو خەڵکەش کە لەگەڵی بوون کاتێک لە عازری لە ناو گۆڕەکەوە بانگ کرد و لە نێو مردوواندا هەڵیستاندەوە شایەتیان بۆی دەدا. لەبەر ئەوە بوو خەڵکەکە چوونە دەرەوە بۆ ئەوەی پێشوازی لێ بکەن، چونکە بیستیان ئەو پەرجووەی کردووە. فەریسیەکانیش بە یەکتریان گوت دەبینن ئێوە هیچتان لەدەست نایەت، ئەوە تا هەموو جیهان دوای کەوتووە. مردن دەرگایە بۆ ژیان.
هەندێک یۆنانی لە نێو ئەوانە بوون کە هاتبوون لە جەژندا خواپەرستی بکەن. ئەوان هاتنە لای فیلیپۆسی خەڵکی بێتسەیدای جەلیل و پێیان گوت: گەورم، دەمانەوێت عیسا ببینین. فیلیپۆسیش هات و بە ئەندراوسی گوت. اینجا ئەندراوس و فیلیپۆس هاتن و بە عیسایان گوت. عیساش وەڵامی دانەوە و فەرمووی: کاتی شکۆدارکردنی کوڕی مرۆڤ هاتووە. ڕاستی ڕاستیتان پێدەڵێم، دەنکەگەنم ئەگەر نەکەوێتە ناو زەوی و نەمرێت بە تەنها دەمێنێتەوە، بەڵام کە مرد ئەوسا بەرهەمی زۆر دەدات. ئەوەی ژیانی خۆی خۆش دەوێت دەیدۆڕێنێت، بەڵام ئەوەی لەم جیهانەدا ڕقی لە ژیانی خۆی دەبێتەوە، ئەوە بۆ هەتایە ژیانی دەپارێزێت. ئەوەی خزمەتم دەکات با بەدوام بکەوێت. ئیتر من لە هەر شوێنێک بم خزمەتکاریشم لەوێیە. ئەگەر یەکێک خزمەتم بکات باوکم ڕێزی لێدەگرێت. عیسا باسی مردنی خۆی دەکات. ئێستا خەمبارم، چی بڵێم؟ باوکە لەم کاتە ڕزگارم بکە؟ بەڵام نەخێر، من بۆ ئەم کاتە هاتووم. ئەی باوک، ناوت شکۆدار بکە. جادەنگێک لە ئاسمانەوە هات، شکۆدارم کردووە و شکۆداریشی دەکەمەوە. ئەو خەڵکەی لەوێ ئامادەبوون گوێیان لێبوو، گوتیان هەورێ تریشقە بوو. هەندێکی دیکەیان گوتیان فریشتەیەک بۆ قسەی لەگەڵ کرد. عیسا فەرمووی: ئەو دەنگەی هات بۆ من نەبوو، بەڵکو بۆ ئێوە بوو. ئێستا کاتی حکمدانی ئەم جیهانەیە. ئێستا سەرۆکی ئەم جیهانە دەردەکرێت. کاتێک منیش لە زەویەوە بەرز دەکرێمەوە، ئەوە هەمووان بۆ لای خۆم ڕادەکێشم. ئەمەی گوت ئاماژەی کرد بەو شێوە مردنەی کە دەبێت بمرێت. خەڵکەکە وەڵامیان دایەوە: لە تەوراتدا بیستومانە کە مەسیح هەتایە دەمێنێتەوە. ئیتر چۆن دەڵێی کوڕی مرۆڤ دەبێت بەرز بکرێتەوە؟ ئەم کوڕی مرۆڤە کێیە؟ عیساش پێی فەرموون: ڕووناکیەکەتان بۆ کاتێکی کورت لەسەر دەمێنێتەوە. بڕۆن هەتا ڕووناکیتان لەگەڵە، نەوەک تاریکیتان بەسەردا بێت، چونکە ئەوەی بە تاریکیدا دەڕوات نازانێ بۆ کوێ دەڕوات. باوەڕ بە ڕووناکیەکە بهێنن هەتا ڕووناکیەکەتان لەگەڵدایە، تاکو ببنە ڕۆڵەی ڕووناکیەکە. عیسا ئەمانەی فەرموو، ڕۆیشت و خۆی لێیان شاردەوە. هەرچەندە زۆر پەرجووی لەبەردەمیان کرد، بەڵام باوەڕیان پێنەهێنا، تاکو وتەی ئیشایا پێغەمبەر بێتە دی کە گوتی: ئەی یەزدان، کێ باوەڕی بە پەیامەکەمان کرد و هێزی یەزدان بۆ کێ دەرکەوت؟ لەبەر ئەوە نەیانتوانی باوەڕ بهێنن، چونکە ئیشایا لە شوێنێکی دیکە گوتی: چاویانی کوێر و دڵیانی ڕق کردووە، بۆ ئەوەی بە چاویان نەبینن و بە دڵیان تێنەگەن، نەوەک بگەڕێنەوە و منیش چاکیان بکەمەوە. ئیشایا ئەمانەی گوت چونکە شکۆی ئەوی بینی و باسی کرد. هەرچەندە ژمارەیەکی زۆر لە ڕابەرەکانیش باوەڕیان پێهێنا، بەڵام لەبەر فەریسیەکان ڕایان نەدەگەیاند نەوەک لە کەنیشت دەربکرێن، چونکە شکۆی خەڵکیان لە شکۆی خودا زیاتر خۆش دەویست. ڕووناکی باوەڕ. اینجا عیسا بە دەنگی بەرز فەرمووی: ئەوەی باوەڕم پێ بهێنێت باوەڕ بە من ناهێنێت، بەڵکو بەوەی ناردوومی. ئەوەش کە دەمبینێت ئەوە دەبینێت کە ناردوومی. من وەک ڕووناکی هاتوومەتە جیهان، تاکو هەر کەسێک باوەڕم پێ بهێنێت لە تاریکیدا نەمێنێتەوە. ئەگەر یەکێک گوێی لە وتەکانم بوو کاری پێنەکرد، من حکمی نادەم، چونکە نەهاتووم تاکو جیهان حکم بدەم، بەڵکو جیهان ڕزگار بکەم. ئەوەی ڕەتم بکاتەوە و وتەکانم وەرنەگرێت، یەکێک هەیە حکمی بدات، ئەو قسەیەی کە من کردم لە ڕۆژی دواییدا حکمی دەدات. من لە خۆمەوە قسەم نەکردووە،
بەڵکو ئەو باوکەی کە ناردوومی ڕای سپاردووم کە چی بڵێم و چ قسەیەک بکەم. دەزانم ڕاستپاردەی ئەو خەڵکی بۆ ژیانی هەتاهەتایی دەبات، هەر بۆیە هەرچی بڵێم بەو جۆرە دەیڵێم کە باوکم پێی فەرمووم. بەشی سێزدەیەم. عیسا پێی قوتابیەکانی دەشوات. پێش جەژنی پەسخا عیسا دەیزانی کاتی هاتووە ئەم جیهانە بەجێ بهێڵێت و بۆ لای باوک بگەڕێتەوە. جا ئەوانەی هی خۆی بوون لە جیهاندا خۆشی دەویستن هەتا ئەو پەڕی خۆشویستن. ژەمی ئێوارە بوو. شەیتان خستبوویە دڵی یەهوزای ئەسخەریوتی کوڕی شیمۆن کە عیسا بەدەستەوە بدات. عیساش کە دەیزانی باوک هەموو شتێکی خستووەتە ژێر دەستی، هەروەها لە خوداوە هاتووە و بۆ خوداش دەگەڕێتەوە، لەسەر خوان هەستا و کەواکەی داکەند و خاولیەکی هەڵگرت و لە ناو قەدی بەست. پاشان عیسا ئاوی کردە ناو لەگەنێک و دەستی بە شوشتنی پێی قوتابیەکان کرد و بەو خاولیەی کە بە ناو قەدیەوە بەستبووی پێیانی دەسڕیەوە. کاتێک گەیشتە سەر شیمۆن پەترۆس، شیمۆن پێی گوت: گەورم، تۆ پێی من دەشۆیت؟ عیسا لە وەڵامدا پێی فەرموو: ئەمەی ئێستا دەیکەم تۆ لێی تێناگەیت، بەڵام دواتر تێدەگەیت. پەترۆس پێی گوت: هەرگیز پێم ناشۆیت. عیساش وەڵامی دایەوە: ئەگەر پێت نەشۆم لەگەڵ من بەشت نابێت. جا شیمۆن پەترۆس پێی گوت: گەورم، تەنها پێم نا، بەڵکو دەست و سەریشم. عیساش پێی فەرموو: ئەوەی خۆی شوشت بێت تەنها پێویستی بە پێشوشتن هەیە، تەواوی جەستە پاکە، ئێوەش پاکن، بەڵام هەمووتان نا. عیسا فەرمووی: هەمووتان پاک نین، چونکە دەیزانی کێ بەگرتنی دەدات. پاش شوشتنی پێیان کەواکەی خستەوە سەرشانی و دانیشتەوە. لێی پرسین: ئایا لەوە تێگەیشتن کە بۆم کردن؟ ئێوە بە مامۆستا و گەورە بانگم دەکەن و ڕاست دەکەن، چونکە من وام. جا کە من گەورە و مامۆستاتانم و پێم شوشتن، ئێوەش لەسەرتانە پێی یەکتری بشۆن. من نمونەیەکم پێدان تاکو ئەوەی بۆم کردن ئێوەش بیکەن. ڕاستی ڕاستیتان پێدەڵێم، کۆیلە لە گەورەکەی زیاتر نییە، نێردراویش لەوەی ناردوویەتی زیاتر نییە. ئەگەر ئەمانەتان زانی، خۆزگە دەخوازرێت بە ئێوە ئەگەر پەیڕەوتان کرد. باسی هەمووتان ناکەم، ئەوانەی هەڵم بژاردوون دەیان ناسم، بەڵام تاکو ئەوەی لە نووسراوە پیرۆزەکە هاتووە بێتە دی، ئەوەی نمەکی کردووم ناپاکی لەگەڵم کرد. لە ئێستاوە پێتان دەڵێم پێش ئەوەی ڕووبدات، تاکو کاتێک ڕوویدا باوەڕ بکەن کە من ئەوم. ڕاستی ڕاستیتان پێدەڵێم، ئەوەی پێشوازی لەوە بکات کە دەینێرم، ئەوە پێشوازی لە من دەکات. ئەوەی پێشوازی لە من بکات، پێشوازی لەوە دەکات کە ناردوومی. ناپاکی یەهوزا. کاتێک عیسا ئەمانەی فەرموو، ڕۆحی خەمبار بوو شایەتیدا: ڕاستی ڕاستیتان پێدەڵێم، یەکێکتان بەگرتنم دەدات. قوتابیەکان سەیری یەکتریان دەکرد و دڵنیا نەبوون مەبەستی لەکوێیە. یەکێک لە قوتابیەکان کە عیسا خۆشی دەویست لە تەنیشتی پاڵیدا بووەوە. شیمۆن پەترۆس ئاماژەی بۆ کرد تاکو پرسیار لە عیسا بکات کە مەبەستی لەکوێیە. ئەویش شانیدا بەسەر سنگی عیسادا و پێیگوت: گەورم، کێیە؟ عیسا وەڵامی دایەوە: ئەو کەسەیە کە ئەم پارووەنانە لە قاپەکە هەڵدەکێشم و دەیدەمێ. ئینجا پارووەکەی لە قاپەکە هەڵکێشا و دای بە یەهوزای کوڕی شیمۆنی ئەسخەریوتی. هەرکە پارووەکەی وەرگرت، شەیتان چووە ناویەوە. عیساش پێی فەرموو: ئەوەی بەتەمای بیکەیت خێرا بیکە. هیچ کەسێک لەوانەی لەسەر خوانەکە لەگەڵی دانیشتبوون تێنەگەیشتن
بۆچی عیسا ئەمەی پێفەرموو؟ هەندێکیان وایان زانی عیسا پێی دەفەرمووێ کە چیان پێویستە بۆ جەژن بیکڕێت یان شتێک بداتە هەژاران، چونکە سندووقی پارەکە لەلای یەهوزا بوو. ئەویش کە پارووەکەی وەرگرت یەکسەر چووە دەرەوە. ئەو کاتە شەو بوو. ڕاستپاردەی نوێ. کاتێک چووە دەرەوە عیسا فەرمووی ئێستا کوڕی مرۆڤ شکۆدار کرا و خوداش تێیدا شکۆدار کرا. جا ئەگەر خوددا تێیدا شکۆدار کرا، خوداش کوڕەکە لە خۆیدا شکۆدار دەکات، دەست بەجێ شکۆداری دەکات. ڕۆڵەکانم ماوەیەکی کورت لەگەڵتاندا دەبم، جا بەدوامدا دەگەڕێن، بەڵام وەک چۆن بە جوولەکەکانم گوت، ئێستا بە ئێوەشی دەڵێم، ئێوە ناتوانن بێنە ئەو شوێنەی کە من بۆی دەچم. من ڕاستپاردەیەکی نوێتان دەدەمێ، یەکتریتان خۆش بوێ. وەک خۆشم ویستن، ئێوەش بەو جۆرە یەکتریتان خۆش بوێ. بەما هەموو خەڵک دەزانن کە قوتابی منن، ئەگەر خۆشەویستیتان بۆ یەکتری هەبێت. پێشبینیکردنی نکۆڵی پەترۆس. شیمۆن پەترۆسیش لێی پرسی گەورم بۆ کوێ دەچیت؟ عیساش وەڵامی دایەوە ئەو شوێنەی بۆی دەچم ئێستا ناتوانیت دوام بکەویت، بەڵام دواتر دوام دەکەویت. دیسان پەترۆس لێی پرسی گەورم بۆچی ئێستا ناتوانم دوات بکەوم؟ ژیانم بۆ تۆ دادەنێم. عیسا وەڵامی دایەوە ژیانت بۆ من دادەنێیت؟ ڕاستی ڕاستیت پێ دەڵێم، پێش خوێندنی کەڵەشێر تۆ 3 جار نکۆڵی لە ناسینی من دەکەیت. بەشی 14. ماڵی باوکم. نیگەران مەبن، پشت بە خوددا ببەستن، پشت بە منیش ببەستن. ماڵی باوکم ژووری زۆری لێیە، ئەگەر ئاوا نەبووایە پێم دەگوتن، من دەچم تاکو شوێنتان بۆ ئامادە بکەم. جاکە ڕۆیشتم و شوێنم بۆ ئامادەکردن، دێمەوە و دەتان بەمە لای خۆم، تاکو ئێوەش لەو شوێنە بن کە من لێی دەبم. ئێوەش ڕێگای ئەو شوێنە دەزانن کە بۆی دەچم. منم ڕێگا و ڕاستی و ژیان. تۆماس پێی گوت گەورم نازانین بۆ کوێ دەچیت، چۆن ڕێگاکە بزانین؟ عیساش پێی فەرموو منم ڕێگا و ڕاستی و ژیان، کەس نایەتە لای باوک لە ڕێگەی منەوە نەبێت. ئەگەر ئێوە منتان بناسیایە باوکیشمتان دەناسی، لە ئێستاوە دەیناسن و بینیوتانە. فیلیپۆس پێی گوت گەورم باوکمان پیشان بدە و بەسمانە. عیساش پێی فەرموو فیلیپۆس ئایا تەنانەت لە دوای ئەم ماوە زۆرەش کە لەگەڵتانم نەتناسیوم؟ ئەوەی منی بینیوە باوکی بینیوە. ئیتر چۆن دەڵێی باوکمان نیشان بدە؟ ئایا باوەڕ ناکەی من لە باوکدام و باوکیش لە مندایە؟ ئەو قسانەی پێتانی دەڵێم لە خۆمەوە نایڵێم، بەڵکو باوک کە لە من دانیشتە جێیە ئەو کارەکانی خۆی دەکات. باوەڕم پێ بکەن کە من لە باوکدام و باوکیش لە مندایە، ئەگەر نا بەهۆی کارەکان خۆیانەوە باوەڕ بکەن. ڕاستی ڕاستیتان پێ دەڵێم، ئەوەی باوەڕم پێ بهێنێت ئەو کارانە دەکات کە من دەیکەم، لەمانەش گەورەتر دەکات، چونکە بۆ لای باوک دەچم. هەرچیەک بە ناوی منەوە داوا بکەن دەیکەم، تاکو باوک لە کوڕەکەدا شکۆدار بێت. ئەگەر شتێکتان بە ناوی منەوە داوا کرد دەیکەم. بەڵێنی هاتنی ڕۆحی پیرۆز. ئەگەر منتان خۆش بوێ کار بە ڕاستپاردەکانم دەکەن، منیش داوا لە باوک دەکەم یارمەتی دەرێکی دیکەتان بداتێ کە هەتایە لەگەڵتان بمێنێتەوە. ڕۆحی ڕاستی کە جیهان ناتوانێت وەری بگرێت، چونکە نایبینێت و نایناسێت، بەڵام ئێوە دەیناسن، چونکە لەگەڵتان دەمێنێتەوە و لە ناو ئێوەدا دەبێت.
بە هەتیوی بەجێتان ناهێڵم دێمەوە لاتان پاش ماوەیەکی کەم ئیتر جیهان نامبینێت بەڵام ئێوە دەمبینن لەبەر ئەوەی من زیندووم ئێوەش دەژین لەو ڕۆژەدا دەزانن من لە باوکمدام ئێوەش لە مندان منیش لە ئێوەدام ئەوەی ڕاستپاردەکانی منی لەلایە و کاریان پێدەکات ئەوە منی خۆش دەوێت ئەوەی منی خۆش بوێ باوکیشمی خۆش دەوێت منیش خۆشم دەوێت و خۆمی بۆ دەردەخەم اینجا یەهوزایەکی دیکە کە یەهوزای ئەسخەریوتی نەبوو لی پرسی گەورەم بۆچی دەتەوێ خۆت بۆ ئێمە دەربخەیت بەڵام بۆ جیهان نا عیسا وەڵامی دایەوە ئەوەی منی خۆش بوێ کار بەوتەکانم دەکات باوکیشم خۆشی دەوێت و من و باوک دێینە لای و لە لای ئەویش نیشتەجێ دەبین ئەوەش کە منی خۆش ناوێت کار بەوتەکانم ناکات ئەم وتانەی گوێتان لێی دەبێت هی من نییە بەڵکو هی ئەو باوکەیە کە ناردوومی ئەمانەم پێگوتن کە هێشتا لەلاتانم بەڵام یارمەتی دەرەکە ڕۆحی پیرۆز ئەوەی باوک بە ناوی منەوە دەینێرێت ئەو هەموو شتێکتان فێر دەکات و هەموو ئەو شتانەی پێم گوتوون بیرتان دەخاتەوە ئاشتی عیسا ئاشتیتان بۆ بەجێ دەهێڵم ئاشتی خۆمتان دەدەمێ ئەوەی من دەتان دەمێ وەک ئەوە نییە کە جیهان دەتان داتێ نیگەران مەبن و مەترسن گوێتان لێبوو پێم گوتن دەڕۆم و دێمەوە لاتان ئەگەر منتان خۆش بوێ دڵشاد دەبن کە دەچمە لای باوک چونکە باوک لە من مەزنترە ئەوە تا ئێستا پێش ڕوودانی پێم گوتن تاکو کاتێک ڕوویدا باوەڕ بهێنن لە مەولا زۆر قسەتان لەگەڵ ناکەم چونکە سەرۆکی ئەم جیهانە وا دێت هیچ دەسەڵاتێکی بەسەر مندا نییە بەڵام ئەو دێت تاکو جیهان بزانێت باوکم خۆش دەوێت و بەو شێوەیە کار دەکەم کە باوک ڕای سپاردووم هەستن با لێرە بڕۆین بەشی 15 منم مێوی ڕاستەقینە منم مێوی ڕاستەقینە باوکیشم ڕەزەوانەکەیە هەر لقێک لە مندا بەرنەگرێت لێی دەکاتەوە هەر لقێکیش بەربگرێت پاکی دەکاتەوە تاکو بەرهەمی زیاتر بدات ئێوە ئێستا بەهۆی ئەو قسەیەی بۆم کردن پاکن بە منەوە پەیوەست بن و منیش بە ئێوەوە چۆن لق بەتەنها ناتوانێت بەرهەم بدات ئەگەر بەدار مێوەکەوە پەیوەست نەبێت ئێوەش ئاوان ئەگەر بە منەوە پەیوەست نەبن منم مێوەکە و ئێوەش لقەکانن ئەوەی بە منەوە پەیوەست بێت و منیش بەوەوە ئەوە بەرهەمی زۆر دەگرێت چونکە بەبێ من ناتوانن هیچ شتێک بکەن ئەوەی بە منەوە پەیوەست نەبێت وەک لق فڕێ دەدرێتە دەرەوە وشک دەبێت و کۆ دەکرێتەوە فڕێ دەدرێتە ناو ئاگر و دەسووتێت ئەگەر بە منەوە پەیوەست بن و وتەکانم لە ناختان بچەسپێت هەرچیەکتان دەوێت داوای بکەن بۆتان دەبێت باوکم شکۆدار دەبێت ئەگەر ئێوە بەرهەمی زۆر بگرن بەوە دەردەکەوێ کە ئێوە قوتابی منن هەر وەک چۆن باوک منی خۆشویستووە ئاوا ئێوەم خۆشویستووە جا بە خۆشەویستیەکەمەوە پەیوەست بن ئەگەر ئێوە کار بەڕاست پاردەکانم دەکەن بە خۆشەویستیەکەمەوە پەیوەست دەبن هەر وەک من کارم بەڕاست پاردەکانی باوکم کردووە و بە خۆشەویستیەکەیەوە پەیوەست دەبم ئەم شتانم پێگوتن تاکو خۆشی منتان تێدا بێت و خۆشیتان پڕ و تەواو بێت ڕاستپاردەی من ئەمەیە یەکتریتان خۆش بوێ وەک خۆشم ویستن کەس خۆشەویستی لەمە گەورەتری نییە کە یەکێک ژیانی خۆی بۆ دۆستەکانی دابنێت ئێوە دۆستی منن ئەگەر کار بەوە بکەن کە ڕاتان دەسپێرم ئیتر بە کۆیلە ناوتان نابم چونکە کۆیلە نازانێت گەورەکەی چی دەکات بەڵام ناوی دۆستم لێنان
چونکە هەرچیەکم لە باوکمەوە بیست بوو پێم ڕاگەیاندن. ئێوە منتان هەڵنەبژارد، بەڵکو من ئێوەم هەڵبژارد. دەستنیشانم کردن تاکو بڕۆن بەرهەم بهێنن و بەرهەمەکەتان بمێنێت، تاکو هەرچیەک بە ناوی منەوە لە باوک داوا بکەن بتانداتێ. بەمانە ڕاتان دەسپێرم تاکو یەکتریتان خۆش بوێ. ڕقی جیهان. ئەگەر جیهان ڕقی لێتان دەبێتەوە، ئەوە بزانن پێش ئێوە ڕقی لە من بووەتەوە. ئەگەر ئێوە هی جیهان بوونایە، ئەوە جیهان وەکو هی خۆی خۆشی دەویستن. ئێستا ئێوە هی جیهان نین، بەڵام من ئێوەم لە جیهانەوە هەڵبژاردووە، لەبەر ئەوە جیهان ڕقی لێتانە. بیهێننەوە بیرتان چیم پێگوتن، کۆیلا لە گەورەکەی زیاتر نییە. ئەگەر منیان چەوسان دەبێتەوە، ئێوەش دەچەوسێننەوە. ئەگەر وشەی منیان پاراست بێت، هی ئێوەش دەپارێزن. بەڵام هەموو ئەمانەتان لەبەر ناوی من پێدەکەن، چونکە ئەوەی ناردوومی ئەوان نایناسن. ئەگەر نەهاتبام و قسەم بۆ نەکردبان، گوناهیان نەدەبوو، بەڵام ئێستا بیانوویان نییە بۆ گوناهەکەیان. ئەوەی ڕقی لە من بێتەوە ڕقی لە باوکیشمە. ئەگەر لە نێوانیاندا ئەو کارانەم نەکردبوایە کە کەسی دیکە نەیکردووە، گوناهیان نەدەبوو، بەڵام ئێستا بینیان و ڕقیان لە من و لە باوکم بووەتەوە. بەڵام ئەمە ڕوویدا تاکو ئەو وتەیە بێتە دی کە لە تەوراتەکەیاندا نووسراوە، بەبێ هۆ ڕقیان لێم بووەوە. کاری ڕۆحی پیرۆز. جا کاتێک یارمەتیدەرەکە دێت، ئەوەی لەلایەن باوکەوە بۆتانی دەنێرم، کە ڕۆحی ڕاستیە کە لە باوکەوە هەڵدەقوڵێت، ئەو شایەتیم بۆ دەدات. ئێوەش شایەتی دەدەن، چونکە لە سەرەتاوە لەگەڵ منن. بەشی 16. ئەم شتانم پێگوتن تاکو بێئومێد نەبن، لە کەنیشتەکان دەردەکرێن. لە ڕاستیدا کاتێک دێت ئەوەی دەتان کوژێت، وا دەزانێت خزمەتی خودا دەکات. ئەمانەش دەکەن چونکە نە باوکیان ناسیوە و نە من، بەڵام ئەمانەم پێگوتن تاکو ئەگەر کاتیان هات بیرتان بکەوێتەوە کە من پێم گوتوون. لە سەرەتادا ئەمانەم پێ نەگوتن چونکە لەگەڵتان بووم. ئێستا دەچمە لای ئەوەی ناردوومی و کەستان لێم ناپرسێت بۆ کوێ دەچیت، کەچی دڵگرانن بەوەی کە ئەمەم پێگوتن. بەڵام ڕاستیتان پێدەڵێم، باشترە بۆتان کە بڕۆم، چونکە ئەگەر نەڕۆم یارمەتیدەرەکەتان بۆ نایەت، بەڵام ئەگەر بڕۆم بۆتانی دەنێرم. کاتێک ئەو دێت دەیسەلمێنێت کە جیهان بە هەڵە تێگەیشتوون لە گوناه و ڕاست و دروستی و حکمدان. لەسەر گوناه چونکە باوەڕم پێناهێنن، لەسەر ڕاست و دروستی چونکە دەچمە لای باوک و ئیتر نامبینن، لەسەر حکمدانیش چونکە گەورەی ئەم جیهانە حکم دراوە. هێشتا شتی زۆرم هەیە پێتانی بڵێم، بەڵام ئێستا ناتوانن بەرگەی بگرن. بەڵام کاتێک ئەو دێت کە ڕۆحی ڕاستیە، ئەو بۆ ڕاستی تەواو ڕێنماییتان دەکات، چونکە لە خۆیەوە هیچ ناڵێت، بەڵکو ئەوەی گوێی لێ دەبێت دەیڵێت و ڕای دەگەیەنێت چی ڕوودەدات. ئەو شکۆدارم دەکات، چونکە ئەوەتان پێڕادەگەیەنێت کە لە منەوە وەری دەگرێت. هەموو ئەوەی کە هی باوکە هی منیشە. لەبەر ئەوە گوتم ڕۆحی پیرۆز لە هی من وەردەگرێت و پێتانی ڕادەگەیەنێت. پاش کەمێک نامبینن، ئینجا پاش کەمێک دیسان دەمبینن. هاتنی خۆشی دوای ناخۆشی. هەندێک لە قوتابیەکانی بە یەکتریان گوت، ئەمە چییە کە پێمان دەفەرمووێ پاش کەمێک ئیتر نامبینن، پاش کەمێکیش دەمبینن و چونکە دەچمە لای باوک. گوتیان ئەم کەمەیە چییە کە باسی دەکات؟ نازانین چی دەفەرمووێ.
عیسا زانی کە دەیانویست پرسیاری لێ بکەن، بۆیە پێی فەرموون: ئایا لەبەر ئەمە پرسیار لە یەکتری دەکەن کە گوتم پاش کەمێک ئیتر نامبینن پاش کەمێکیش دەمبینن؟ ڕاستی ڕاستیتان پێدەڵێم، ئێوە دەگریێن و شیوەن دەکەن، بەڵام جیهان دڵشاد دەبێ. خەمبار دەبن، بەڵام خەمباریەکەتان دەبێتە شادی. کاتێک ژن منداڵی دەبێت، خەمدای دەگرێت چونکە کاتی هاتووە، بەڵام کە منداڵەکەی بوو، لە خۆشی ئەوەی مرۆڤێک لە جیهان لەدایک بووە، ژانەکانی لەبیر دەکات. ئێوەش ئێستا خەمتان هەیە، بەڵام دەتان بینمەوە و دڵشاد دەبن، کەسیش ئەو خۆشیەتان لێ ناستێنێ. لەو ڕۆژەدا پرسیاری هیچم لێ ناکەن. ڕاستی ڕاستیتان پێدەڵێم، هەرچیەک بە ناوی منەوە لە باوک داوا بکەن دەتان داتێ. هەتا ئێستا بە ناوی منەوە هیچتان داوا نەکردووە. داوا بکەن وەری دەگرن، تاکو خۆشیەکەتان کامڵ و تەواو بێت. ئەم شتانم بەپەند بۆ باسکردن، بەڵام کاتێک دێت ئیتر بەپەند بۆتان نادوێم، بەڵکو بە ئاشکرا باسی باوکتان بۆ دەکەم. لەو ڕۆژەدا بە ناوی منەوە داوا دەکەن. ئیتر پێتان ناڵێم لە لای باوک بۆتان داوا دەکەم، چونکە باوک خۆی ئێوەی خۆش دەوێت، لەبەر ئەوەی منتان خۆشویستووە و باوەڕتان کرد کە لە لای خوداوە هاتووم. لە لای باوکەوە هاتووم بۆ جیهان، ئێستاش جیهان بەجێ دەهێڵم و دەگەڕێمەوە لای باوک. قوتابیەکان گوتیان: وا ئێستا بەڕوونی و بەبێ پەند قسە دەکەیت. ئێستا دڵنیاین کە تۆ هەموو شتێک دەزانیت و پێویستت بەوە نییە کەس پرسیارت لێ بکات. بەمەش باوەڕ دەکەین کە لە خوداوە هاتوویت. عیساش وەڵامی دانەوە: ئایا ئێستا باوەڕ دەکەن؟ وا کاتێک دێت و ئێستاش هاتووە کە پەرتەوازە دەبن، هەریەکە بۆ ماڵی خۆی و بەتەنها بەجێم دەهێڵن. بەڵام من بەتەنها نیم، چونکە باوک لەگەڵمدایە. ئەمانەم پێگوتن تاکو ئاشتیتان لە مندا هەبێت. لە جیهاندا تووشی تەنگانە دەبن، بەڵام ورەتان بەرز بێت، من جیهانم بەزاندووە. بەشی حەڤدەیەم. نوێژی عیسا. کە عیسا ئەمانەی فەرموو، چاوی بەرەو ئاسمان هەڵبڕی و فەرمووی: باوکە، کاتەکە هاتووە. کوڕەکەت شکۆدار بکە تاکو کوڕەکەشت شکۆدارت بکات. هەر وەک دەسەڵاتت پێداوە بەسەر هەموو خەڵکدا، تاکو ژیانی هەتاهەتایی بە هەموو ئەوانە بدات کە پێت داون. ژیانی هەتاهەتاییش ئەوەیە کە تۆ بناسن تەنها خودای ڕاستەقینە و عیسای مەسیح ئەوەی کە ناردووتە. من لەسەر زەوی شکۆدارم کردیت بە تەواوکردنی ئەو کارەی پێت دابووم. ئێستاش باوکە، لە لای خۆت شکۆدارم بکە بەو شکۆیەی پێشبوونی جیهان لە لای تۆ هەمبوو. ناوی تۆم بەوانە ناساند کە لە جیهاندا بە منتدان، هی تۆ بوون، خۆت بە منتدان و کاریان بۆ وتەکانت کرد. ئێستاش ئەوان دەزانن هەرچیەکت پێم داوە لە خۆتەوەیە. ئەو وشانەم پێدان کە تۆ پێت دابووم، ئەوانیش وەریان گرت و بەڕاستی زانیان لە تۆوە هاتووم. باوەڕیان هێنا کە تۆ منت ناردووە. بۆ ئەوان داوا دەکەم، بۆ جیهان داوا ناکەم، بەڵکو بۆ ئەوانەی بە منت داون، چونکە هی تۆن. هەرچیەک هی منە، هی تۆیە، هەرچیەکیش هی تۆیە، هی منە. من لەواندا شکۆدار بووم. ئەمان لە جیهان دەمێننەوە، بەڵام من تێیدا نامێنمەوە، چونکە من دەگەڕێمەوە لای تۆ. ئەی باوکی پیرۆز، بە ناوی خۆت بیان پارێزە کە بە منت داوە، تاکو ببنە یەک وەک ئێمە یەکین. کاتێک لەگەڵیان بووم، بەو ناوەی کە تۆ بە منت دابوو دەمپاراستن و پاسەوانیم دەکردن.
کەسیان لە ناو نەچوون کوڕی لە ناو چوونە بێت بۆ ئەوەی نووسراوە پیرۆزەکە بێتە دی. ئێستاش دێمە لای تۆ، بەڵام لە جیهاندا باسی ئەمانە دەکەم تاکو بە تەواوی شادی منیان لە دڵدا بێت. من وشەی تۆمدایە ئەوان و جیهان ڕقی لێیان بووەوە، چونکە هی جیهان نین وەک منیش هی جیهان نیم. داوا ناکەم لە جیهاندا بیان بیتەوە، بەڵکو لە شەیتان بیان پارێزی. ئەوان هی جیهان نین وەک منیش هی جیهان نیم. بەڕاستی خۆت پیرۆزیان بکە، وشەی تۆ ڕاستیە. وەک چۆن منت نارد بۆ جیهان، منیش ئەوانم نارد بۆ جیهان. بۆ ئەوان خۆم پیرۆز دەکەم تاکو ئەوانیش لە ڕاستیدا پیرۆزکراو بن. تەنها بۆ ئەمان داوا ناکەم، بەڵکو بۆ ئەوانەش کە بە قسەی ئەمانەوە باوەڕم پێدەهێنن تاکو هەموو یەک بن. باوکە، هەروەک تۆ لە مندای و منیش لە تۆدام. با ئەوانیش لە ئێمەدا بن تاکو جیهان باوەڕ بهێنێت کە تۆ منت ناردووە. منیش ئەو شکۆیەم داونەتێ کە تۆ بە منت داوە تاکو ببنە یەک وەک چۆن ئێمە یەکین. من لەوان دام و تۆ لە مندای تاکو بە تەواوی یەک بن، بۆ ئەوەی جیهان بزانێت تۆ منت ناردووە و ئەوانت خۆش ویستووە هەروەک چۆن منت خۆش ویستووە. باوکە، دەمەوێت ئەوانەی کە بە منت داون لەکوێ بم لەگەڵم بن تاکو شکۆمەندیەکەم ببینن کە بە منت داوە، چونکە پێش دامەزراندنی جیهان منت خۆشویست. ئەی باوکی ڕاست و دروست، جیهان تۆ ناناسێت، بەڵام من تۆ دەناسم. ئەوانیش دەزانن تۆ منت ناردووە. ناوی تۆم پێناساندن و پێیان دەناسێنم تاکو ئەو خۆشەویستیەی کە بۆ منت هەیە لەوانیشدا بێت و منیش لەواندا بم. بەشی هەژدەیەم. گرتنی عیسا. لە دوای ئەوەی عیسا نوێژەکەی تەواو کرد، لەگەڵ قوتابیەکانی بەڕێکەوت بۆ ئەو بەری دۆڵی قدرۆن کە باخچەیەکی لێبوو. خۆی و قوتابیەکانی چوونە ناوی. یەهوزاش ئەوەی بە گرتنیدا شوێنەکەی دەزانی، چونکە عیسا زۆر جار لەگەڵ قوتابیەکانی لەوێ کۆدەبووەوە. اینجا یەهوزا تیپێک سەرباز و خزمەتکارانی کاهینانی باڵا و فەریسیەکانی برد بە مەشخەڵ و چراوچەکەوە هاتە ئەوێ. عیساش هەموو ئەو شتانەی دەزانی کە بەسەری دەهات. چوو پێی فەرموون: کێتان دەوێت؟ وەڵامیاندایەوە: عیسای ناسیرەیی. عیسا پێی فەرموون: من ئەوم. یەهوزاش ئەوەی بەگرتنیدا لەگەڵیان ڕاوەستا بوو. کاتێک عیسا پێی فەرموون من ئەوم، گەڕانەوە دواوە و کەوتنە سەر زەوی. لێی پرسینەوە: کێتان دەوێت؟ گوتیان: عیسای ناسیرەیی. عیسا وەڵامی دایەوە: پێم گوتن من ئەوم. ئەگەر بە دوای مندا دەگەڕێن با ئەمانە بڕۆن. بەمەش ئەو قسەیەی هێنایەدی کە فەرموو بووی: ئەوانەی پێت دابووم کەسیانم ون نەکرد. شیمۆن پەترۆس شمشێرێکی پێبوو دەریهێنا، لە کۆیلەی سەرۆکی کاهینانی دا و گوێ ڕاستی بڕی. ئەو کۆیلەیەش ناوی مەلخۆس بوو. عیسا بە پەترۆسی فەرموو: شمشێرەکەت بگەڕێنەوە کێلانەکەی. ئایا ئەو جامەی کە باوک پێی داوم نەیخۆمەوە؟ لە بەردەم سەرۆکی کاهینان. ئیتر تیپە سەربازەکە و فەرماندەکەیان و خزمەتکارانی جوولەکەکان عیسایان گرت و بەستیانەوە. یەکەم جار بردیانە لای حەنا، چونکە خەزووری قەیافا بوو کە ئەو ساڵە سەرۆکی کاهینان بوو. قەیافاش ئەو پیاوە بوو ڕاوێژی بۆ ڕابەرانی جوولەکە کردبوو کە باشتر وایە پیاوێک لە جیاتی گەل بمرێت. بۆ جاری یەکەم پەترۆس نکۆڵی دەکات. شیمۆن پەترۆس لەگەڵ قوتابیەکی دیکە شوێن عیسا کەوتن. لەبەر ئەوەی ئەو قوتابیە لە لای سەرۆکی کاهینان ناسراو بوو،
لەگەڵ عیسا چوو بۆ کۆشکی سەرۆکی کاهینان، بەڵام پەترۆس ناچار بوو لە دەرەوە لەبەر دەرگاکە ڕابوەستێت. قوتابیەکەی دیکە کە سەرۆکی کاهینان دەیناسی هاتە دەرەوە و قسەی لەگەڵ کارەکەرە دەرگاوانەکەدا کرد و پەترۆسی هێنایە ژوورەوە. کارەکەرەکە بە پەترۆسی گوت: تۆش لە قوتابیەکانی ئەم کابرایە نیت؟ گوتی: نەخێر. خزمەتکار و پاسەوانەکان ئاگریان کردبووەوە و ڕاوەستابوون خۆیان گەرم دەکردەوە چونکە سەرما بوو. پەترۆسیش لەگەڵیان وەستا بوو خۆی گەرم دەکردەوە. لێکۆڵینەوەی سەرۆکی کاهینان. سەرۆکی کاهینان دەربارەی قوتابیەکانی و فێرکردنەکەی پرسیاری لە عیسا کرد. عیساش وەڵامی دایەوە: بە ئاشکرا بۆ جیهان دوام، بەردەوام لە کەنیشت و پەرستگادا خەڵکم فێر دەکرد کە هەموو جوولەکەکان لێی کۆ دەبنەوە. هیچم بە نهێنی نەگوتووە. بۆ پرسیارم لێ دەکەیت؟ لەوانە بپرسە کە گوێیان لێبووە چیم پێیان گوتووە. ئەمانە دەزانن چیم گوتووە. کاتێک ئەمەی فەرموو، یەکێک لە خزمەتکاران کە لە لایەوە ڕاوەستا بوو زلەیەکی لە عیسادا و گوتی: ئاوا وەڵامی سەرۆکی کاهینان دەدەیتەوە؟ عیسا وەڵامی دایەوە: ئەگەر قسەی خراپم کردووە شایەتی لەسەر خراپەکە بدە، ئەگەر ڕاستیشە بۆچی لێم دەدەیت؟ ئینجا حەنا عیسای بەدەستی بەستراوەوە بۆ قەیافای سەرۆکی کاهینان نارد. بۆ جاری دووەم و سێیەم پەترۆس نکۆڵی دەکات. شیمۆن پەترۆسیش هێشتا لەوێ ڕاوەستا بوو خۆی گەرم دەکردەوە. بۆیە لێیان پرسی: تۆش لە قوتابیەکانی ئەو نیت؟ نکۆڵی کرد و گوتی: نەخێر. یەکێک لە کۆیلەکانی سەرۆکی کاهینان خزمی ئەوە بوو کە پەترۆس گوێی لێ کردەوە. گوتی: ئەی لە باخچەکەدا تۆم لەگەڵ ئەو نەبینی؟ دیسان پەترۆس نکۆڵی کرد دەست بەجێ کەڵەشێر خوێندی. عیسا دەدرێتە دەست پیلاتۆس. بەیانیز و ڕابەرانی جوولەکە عیسایان لە لای قەیافاوە بۆ کۆشکی فەرمان ڕەوایەتی برد. ئەوان نەچوونە ژوورەوەی کۆشک، نەوەک گڵاو ببن و نەتوانن نانی پەسخە بخۆن. پیلاتۆسیش هاتە دەرەوە و گوتی: چ سکاڵایەکتان لەسەر ئەم پیاوە هەیە؟ وەڵامیان دایەوە: ئەگەر خراپەکار نەبووایە نەمان دەدا بەدەستەوە. پیلاتۆسیش پێیگوتن: بیبەن، بە گوێرەی شەریعەتی خۆتان حوکمی بدەن. جوولەکەکان وەڵامیان دایەوە: دروست نییە ئێمە کەس بکوژین. ئەمەش ڕوویدا تاکو ئەو قسەیەی عیسا بێتە دی کە لەسەر شێوازی مردنەکەی فەرموو بووی. لەبەر ئەوە پیلاتۆس چووە ناو کۆشکەکە، بانگی عیسای کرد و پێیگوت: تۆ پاشای جوولەکەی؟ عیسا وەڵامی دایەوە: تۆ لە خۆتەوە ئەمە دەڵێی یاخود خەڵکی دیکە باسی منیان بۆ کردووی؟ پیلاتۆس وەڵامی دایەوە: ئایا من جوولەکەم؟ گەلەکەت و کاهینانی باڵا تۆیان داوەتە دەستی من. چیت کردووە؟ عیسا وەڵامی دایەوە: پاشایەتی من سەر بەم جیهانە نییە. ئەگەر پاشایەتی من سەر بەم جیهانە بووایە ئەوسا خزمەتکارەکانم دەجەنگان تاکو نەدرێمە دەست ڕابەرانی جوولەکە، بەڵام پاشایەتی من سەر بە ئێرە نییە. اینجا پیلاتۆس پێیگوت: کەواتە تۆ پاشای؟ عیسا وەڵامی دایەوە: تۆ دەڵێی کە من پاشام. بۆ ئەمە لەدایک بووم و بۆ ئەمەش هاتوومەتە جیهان تاکو شایەتی بۆ ڕاستی بدەم. هەر کەسێک لە ڕاستیەوە بێت گوێ لە دەنگم دەگرێت. پیلاتۆس پێیگوت: ڕاستی چییە؟ کە ئەمەی گوت دیسان چووە دەرەوە بۆ لای جوولەکەکان و پێیگوتن: هیچ خراپەیەکی تێدا نابینم، بەڵام نەریتێکتان هەیە کە لە جەژنی پەسخەدا یەکێکتان بۆ ئازاد بکەم. بۆیە دەتانەوێت پاشای جوولەکەتان بۆ ئازاد بکەم؟ هاواریان کرد: ئەمە نا، بەڵکو باراباس. باراباسیش یەکێک بوو لە یاخی بووان. بەشی 19. فەرمانی کوشتنی عیسا. ئیتر پیلاتۆس عیسای برد و دایە بەر قامچی.
سەربازەکان تاجێکیان لە دڕکچنی و خستیانە سەرسەری و کەوایەکی ئەرخەوانیان لەبەر کرد. لێی دەچوونە پێشەوە دەیانگوت: سڵاو ئەی پاشای جوولەکە، و زلەیان لێی دەدا. دیسان پیلاتۆس هاتە دەرەوە و پێیگوتن: بۆتانی دەهێنمە دەرەوە تاکو بزانن هیچ خراپەیەکی تێدا نابینم. عیسا بە تاجی دڕکاوی و جلی ئەرخەوانیەوە هاتە دەرەوە. پیلاتۆس پێیگوتن: ئەوە پیاوەکەیە. کاتێک کاهینانی باڵا و پاسەوانان بینیان، هاواریان کرد: لە خاچی بدا، لە خاچی بدا. پیلاتۆس وەڵامی دانەوە: ئێوە بیبەن و لە خاچی بدەن، چونکە من خراپەی تێدا نابینم. ڕابەرانی جوولەکە وەڵامیان دایەوە: تەوراتمان هەیە، بە گوێرەی تەورات دەبێت بمرێت، چونکە خۆی کردووەتە کوڕی خوددا. کاتێک پیلاتۆس گوێی لەم قسەیە بوو، زیاتر ترسا. گەڕایەوە ناو کۆشکەکە و بە عیسای گوت: خەڵکی کوێیت؟ بەڵام عیسا هیچ وەڵامێکی نەدایەوە. پیلاتۆس پێی گوت: قسەم بۆ ناکەیت؟ ئایا نازانیت دەسەڵاتم هەیە کە ئازادت بکەم یان لە خاچت بدەم؟ عیسا وەڵامی دایەوە: هیچ دەسەڵاتێکت بەسەر منەوە نییە مەگەر لەسەرەوە پێت درابێت. لەبەر ئەوەی منی داوەتە دەست تۆ گوناهەکەی گەورەترە. ئیتر پیلاتۆس هەوڵی دەدا ئازادی بکات، بەڵام ڕابەرانی جوولەکە هاواریان دەکرد: ئەگەر ئەمە ئازاد بکەیت دۆستی قەیسەر نیت. هەر کەسێک خۆی بکاتە پاشا لە دژی قەیسەر دەدوێت. کاتێک پیلاتۆس گوێی لەم قسانە بوو، عیسای بردە دەرەوە و لەسەر کورسی دادوەری دانیشت لە شوێنێک پێی دەگوترێ بەردڕێژکراو، کە بە عیبری پێی دەڵێن گەباسا. ڕۆژی ئامادەکاری جەژنی پەسخە بوو. نزیکەی کاتژمێر 12 بوو. بە جوولەکەکانی گوت: ئەوە تا پاشاکەتان. ئەوانیش هاواریان کرد: بیبە، بیبە، لە خاچی بدا. پیلاتۆس لی پرسین: پاشاکەتان لە خاچ بدەم؟ کاهینانی باڵا وەڵامیان دایەوە: جگە لە قەیسەر پاشامان نییە. ئیتر پیلاتۆس دایە دەستیان تاکو لە خاچ بدرێت. لە خاچدان. سەربازەکانیش عیسایان برد. عیساش خاچەکەی خۆی هەڵگرت و چوو بەرەو ئەو شوێنەی کە پێی دەگوترا شوێنی کاسەسەر، بە عیبریش دەبێتە گولگۆسا. لەوێ لەگەڵ 2 کەسی دیکە لە خاچیاندا، هەریەکە لەلایەکیەوە. عیساش لە ناوە ڕاستیان. پیلاتۆسیش لەسەر تەختەیەک نووسی: عیسای ناسیرەیی پاشای جوولەکە. لەسەر خاچەکە دایکوتا. جوولەکەیەکی زۆر نووسراوەکەیان خوێندەوە کە بە عیبری و لاتینی و یۆنانی نووسرا بوو، چونکە ئەو شوێنەی عیسای تێدا لە خاچ درابوو لە شارەوە نزیک بوو. کاهینانی باڵای جوولەکە با پیلاتۆسیان گوت: مەنووسە پاشای جوولەکە، بەڵام بنووسە خۆی گوتی من پاشای جوولەکەم. پیلاتۆس وەڵامی دایەوە: ئەوەی نووسیومە نووسیومە. کاتێک سەربازەکان عیسایان لە خاچدا، جلەکانیان برد و کردیان بە 4 بەشەوە. هەر سەربازێک بەشێکی بەرکەوت. کراسەکەشیان برد. کراسەکە بێدرومان بوو، لەسەرڕا یەک پارچە چنرابوو. لەبەر ئەوە بە یەکتریان گوت: پێویست ناکات بیدڕێنین، با تیر و پشکی لەسەر بکەین بزانین بۆ کێ دەبێت. ئەمەش ڕوویدا تاکو نووسراوە پیرۆزەکە بێتە دی کە فەرموویەتی: جلو بەرگەکەی منیان لە نێو خۆیان بەش کرد و تیر و پشکیان لەسەر کراسەکەم کرد. جا سەربازەکان ئەمەیان کرد. لە لای خاچەکەی عیسا دایکی و پووری و مریەمی ژنی کلۆپا و مریەمی مەجدەلی ڕاوەستا بوون. کاتێک عیسا دایکی بینی لەگەڵ ئەو قوتابیەدا ڕاوەستاوە کە ئەم خۆشی دەویست، بە دایکی فەرموو: ژنەکە، ئەوە تا کوڕی تۆ. بە قوتابیەکەشی فەرموو: ئەوە تا دایکی تۆ. ئیتر لەو کاتەوە قوتابیەکە بردیەوە ماڵی خۆی. مردنی عیسا. پاشان لەبەر ئەوەی عیسا زانی کە هەموو شتێک تەواو بووە،
هەروەها بۆ ئەوەی نووسراوە پیرۆزەکە بێتە دی فەرمووی تینوومە گۆزەیەکی پڕ لە سرکە دانرابوو ئیسفەنجێکی پڕ لە سرکەیان خستە سەر لە قەزوفایەک و بەرزیان کردەوە بۆ دەمی کاتێک عیسا تامی سرکەکەی کرد فەرمووی تەواو بوو لە دوای ئەوە سەری دانەواند و گیانی سپارد پاشان ڕابەرانی جوولەکە داوایان لە پیلاتۆس کرد قاچی لە خاچ دراوان بشکێنرێن و تەرمەکانیان هەڵبگیردرێن چونکە ڕۆژی ئامادەکاری بوو ئەو شەممەیە ڕۆژێکی گەورە بوو تاکو تەرمەکان لە شەممەدا لەسەر خاچ نەمێنن ئینجا سەربازەکان هاتن و هەردوو قاچی ئەوەی یەکەم و ئەوی دیکەیان شکاند کە لەگەڵ عیسادا لە خاچ درابوون بەڵام کاتێک هاتنە لای عیسا بینیان وا مردووە قاچیان نەشکاند بەڵام یەکێک لە سەربازەکان ڕمێکی لە کەلەکەیدا دەست بەجێ خوێن و ئاو دەرچوو ئەو پیاوەی ئەمەی بینی شایەتیدا شایەتیەکەشی ڕاستە خۆی دەزانێت کە ڕاست دەڵێت تاکو ئێوە باوەڕ بهێنن ئەمە ڕوویدا تاکو نووسراوە پیرۆزەکە بێتە دی هیچ ئێسکێکی ئەو ناشکێنرێت هەروەها نووسراوێکی پیرۆزی دیکەش دەفەرمووێ تەماشای ئەوە دەکەن کە ڕمیان لێداوە ناشتنی عیسا پاش ئەوە یوسفی خەڵکی ڕامە کە لە ترسی ڕابەرانی جوولەکە بەنهێنی قوتابی عیسا بوو داوای لە پیلاتۆس کرد تاکو تەرمی عیسا ببات پیلاتۆسیش ڕێیدا ئەویش هات و تەرمەکەی برد نیقۆدیمۆسیش هات ئەوەی یەکەم جار بە شەو هاتە لای عیسا لەگەڵ خۆی نزیکەی 30 لیتر مڕی تێکەڵاو بە ئەلوای هێنا جا تەرمەکەی عیسایان برد و بەکەتان لەگەڵ بۆن پێچایانەوە وەک نەریتی جوولەکەیە لاکفنکردن لەو شوێنەی عیسای تێدا لە خاچ درا باخچەیەکی لێبوو لە باخچەکەشدا گۆڕێکی نوێی لێبوو کەسی تێدا نەنێژرابوو لەبەر ڕۆژی ئامادەکاری جوولەکەکان عیسایان لەوێدانا چونکە گۆڕەکە نزیک بوو بەشی 20 هەستانەوە لا یەکەم ڕۆژی هەفتەدا هێشتا تاریک بوو مریەمی مەجدەلی هاتە سەر گۆڕەکە و بینی بەردەکە لەسەر گۆڕەکە گلۆر کراوەتەوە ئەویش ڕای کرد و هاتە لای شیمۆن پەترۆس و ئەو قوتابیەی دیکە کە عیسا خۆشی دەویست پێی گوتن گەورەیان لە گۆڕەکەدا بردووە و نازانین لەکوێدایان ناوە ئینجا پەترۆس و قوتابیەکەی دیکە بەرەو گۆڕەکە بەڕێکەوتن هەردووکیان بە یەکەوە ڕایان دەکرد بەڵام قوتابیەکەی دیکە پێش پەترۆس کەوت و زووتر گەیشتە سەر گۆڕەکە دانەویەوە و بینی کەتانەکە دانراوە بەڵام نەچووە ژوورەوە ئینجا شیمۆن پەترۆس کە دوای کەوتبوو هات و چووە ناو گۆڕەکە بینی کەتانەکە دانراوە ئەو دەسماڵەی کە بەسەری عیساوە پێچرابوو لەگەڵ کەتانەکە دانەنرابوو بەڵکو بەجیا لە جێیەک پێچرابووەوە ئەوسا قوتابیەکەی دیکەش کە یەکەم جار هات بووە سەر گۆڕەکە چووە ژوورەوە بینی و باوەڕی هێنا ئەو کاتە هێشتا لە نووسراوە پیرۆزەکان تێنەگەیشت بوون کە دەبێ عیسا لە نێو مردووان هەستێتەوە دواتر قوتابیەکان گەڕانەوە شوێنی خۆیان عیسا بۆ مریەم دەردەکەوێ بەڵام مریەم لە لای گۆڕەکە لە دەرەوە ڕاوەستا بوو دەگریا کاتێک دەگریا دانەویەوە و سەیری ناو گۆڕەکەی کرد بینی دوو فریشتە بەجلی سپیەوە لەو شوێنەی تەرمەکەی عیسای لێدانرابوو دانیشتون یەکێک لە لای سەریەوە ئەوی دیکە لە لای پێیەوە لێیان پرسی خانم بۆچی دەگریت وەڵامی دانەوە گەورەمیان بردووە نازانم لەکوێدایان ناوە کە ئەمەی گوت ئاوڕیدایەوە بینی عیسا ڕاوەستاوە بەڵام نەیزانی عیسایە عیسا پێی فەرموو
خانم بۆچی دەگریت بەدوای کێدا دەگەڕێیت وای زانی باخەوانەکەیە پێی گوت گەورم ئەگەر تۆ بردووتە پێم بڵێ لەکوێ داتناوە تاکو بیبەمەوە عیساش پێی فەرموو مریەم ئەویش ئاوری دایەوە و بە عیبری پێی گوت ڕابۆنی کە بە واتای مامۆستا دێت عیسا پێی فەرموو دەستم لێ مەدە چونکە هێشتا بۆ لای باوک بەرز نەبوومەتەوە بەڵام بڕۆ لای برایانم و پێیان بڵێ من بەرز دەبمەوە بۆ لای باوکم و باوکتان خودام و خوداتان مریەمی مەجدەلی هات و بە قوتابیەکانی ڕاگەیاند گەورەم بینی ئەوەشی پێگوتن کە پێی فەرموو بوو دەرکەوتنی مەسیح بۆ قوتابیەکان ئێوارەی هەمان ڕۆژ کە یەکەم ڕۆژی هەفتە بوو لە ترسی ڕابەرانی جوولەکە دەرگاکانی ئەو شوێنە داخرابوون کە قوتابیەکانی لێبوو عیسا هات و لە ناوەڕاستدا ڕاوەستا و پێی فەرموون سڵاوتان لێبێت کە ئەمەی فەرموو دەستی و کەلەکەی پیشاندان جا قوتابیەکان کە مەسیحی خاوەن شکۆیان بینی دڵشاد بوون ئینجا دیسان عیسا پێی فەرموون سڵاوتان لێبێت هەروەک چۆن باوک منی ناردووە منیش دەتان نێرم کە ئەمەی گوت فووی لێکردن پێی فەرموون ڕۆحی پیرۆز وەربگرن ئەوەی ئێوە گوناهی ببەخشن بەخشراوە ئەوەی ئێوە گوناهی نەبەخشن نەبەخشراوە دەرکەوتنی مەسیح بۆ تۆماس بەڵام تۆماس کە یەکێکە لە 12 قوتابیەکە و با دیدمۆس ناسراوە لەگەڵ قوتابیەکان نەبوو کاتێک عیسا هات قوتابیەکانی دیکە پێیان گوت گەورەمان بینی ئەویش پێی گوتن ئەگەر جێگای بزمارەکان بەدەستیەوە نەبینم پەنجە نەخەمە شوێنی بزمارەکانەوە دەست لە کەلەکەی نەدەم هەرگیز باوەڕ ناکەم لە دوای 8 ڕۆژ قوتابیەکانی دیسان لە ژوورەوە بوون و تۆماسیش لەگەڵیان بوو دەرگاکانیش داخرابوون عیسا هات و لە ناوەڕاستیان ڕاوەستا فەرمووی سڵاوتان لێبێت ئینجا بە تۆماسی فەرموو پەنجەت بێنە ئێرە و دەستم ببینە دەستت بێنە و لە کەلەکەمی بدە بێباوەڕ مەبە بەڵکو باوەڕ بهێنە تۆماس وەڵامی دایەوە ئەی خاوەن شکۆ و خودای من عیسا پێی فەرموو لەبەر ئەوەی منت بینی باوەڕت کرد خۆزگە دەخوازرێت بەوانەی نەیان بینی و باوەڕیان هێنا ئامانجی نووسینی ئەم پەرتووکە عیسا لەبەردەم قوتابیەکانیدا زۆر پەرجووی دیکەی کرد کە لەم پەرتووکەدا نەنووسراوە بەڵام ئەمانە نووسراون تاکو ئێوە باوەڕ بهێنن کە عیسا مەسیحەکەیە کوڕی خودایە تاکو بە باوەڕهێنان بە ناوی ئەو ژیانتان هەبێت بەشی 21 دەرکەوتنی عیسا لەسەر دەریاچە دوای ئەمە دیسان عیسا بەم شێوەیە لە دەریاچەی جەلیل خۆی بۆ قوتابیەکان دەرخست شیمۆن پەترۆس و تۆماس کە بە دیدمۆس ناسرا بوو لەگەڵ ناتانئیل کە خەڵکی قانای جەلیل بوو هەروەها کوڕەکانی زەبدی و 2 قوتابی دیکەی ئەو پێکەوە بوون شیمۆن پەترۆس پێی گوتن بۆ ڕاو دەچم پێیان گوت ئێمەش لەگەڵت دێین ئینجا ڕۆیشتن و سواری بەلەم بوون بەڵام لەو شەوەدا هیچیان نەگرت کاتی بەرەبەیان عیسا لە کەناری دەریاچەکە ڕاوەستا بەڵام قوتابیەکان نەیانزانی ئەوە عیسایە عیسا پێی فەرموون کوڕینە هیچ ماسیتان پێ نییە وەڵامیان دایەوە نەخێر پێی فەرموون تۆڕەکە هەڵبدەنە لای ڕاستی بەلەمەکە ماسی دەبیننەوە جا هەڵیاندا و ئیتر لەبەر زۆری ئەو ماسیانەی تێیدا بوو نەیان توانی تۆڕەکە ڕابکێشنە ناو بەلەمەکە ئەو قوتابیەی عیسا خۆشی دەویست بە پەترۆسی گوت ئەوە عیسای خاوەن شکۆیە کاتێک پەترۆس بیستی ئەوە عیسای خاوەن شکۆیە خۆی بەجلەکانی داپۆشی چونکە ڕوت بوو خۆی هەڵدایە ناو ئاوەکەوە
قوتابیەکانی دیکە بە بەلەمەکە هاتن و تۆڕی ماسیەکەیان ڕادەکێشا چونکە تەنها 200 باڵ لە وشکانیەوە دوور بوون. کاتێک دابەزینە وشکانی بینیان وا خەڵوز ئامادەکراوە و ماسی خراوەتە سەری و ناندانراوە. عیسا پێی فەرموون لەو ماسیانە بهێنن کە ئێستا گرتتان. شیمۆن پەترۆسیش سەرکەوت و تۆڕەکەی ڕاکێشایە سەر وشکانی. 153 ماسی گەورەی تێدا بوو لەگەڵ زۆریەکەشی تۆڕەکە نەدڕا. عیسا پێی فەرموون وەرن بخۆن، هیچ کام لە قوتابیەکان نەیانوێرە پرسیاری لێ بکەن تۆ بکەیت. زانیان عیسای خاوەن شکۆیە. عیسا هات نانەکەی هەڵگرت و پێیدان. ماسیەکەش بە هەمان شێوە. ئەمە سێیەم جار بوو کە عیسا پاش هەستانەوەی لە نێو مردووان بۆ قوتابیەکان دەرکەوت. گەڕانەوەی پەترۆس بۆ خزمەت. دوای ئەوەی نانیان خوارد، عیسا بە شیمۆن پەترۆسی فەرموو شیمۆنی یۆنا، منت لەوانە خۆشتر دەوێت؟ پێی گوت بەڵێ گەورم، دەزانیت کە تۆم خۆش دەوێت. پێی فەرموو بەرخەکانم بلەوەڕێنە. دیسان پێی فەرمووەوە شیمۆنی یۆنا، منت خۆش دەوێت؟ بەڵێ گەورم، دەزانیت خۆشم دەوێیت. پێی فەرموو ببە بە شوانی مەڕەکانم. سێم جار پێی فەرموو شیمۆنی یۆنا، منت خۆش دەوێت؟ پەترۆس دڵگران بوو چونکە 3 جار پێی فەرموو منت خۆش دەوێت. پێی گوت گەورم، تۆ هەموو شتێک دەزانیت کە خۆشم دەوێیت. عیسا پێی فەرموو مەڕەکانم بلەوەڕێنە. ڕاستی ڕاستیت پێ دەڵێم، کاتێک گەنج بوویت پشتێنەکەتت دەبەست و بۆ هەر کوێ دەتویست دەچوویت، بەڵام کاتێک پیر دەبیت دەستت درێژ دەکەیت و یەکێکی دیکە پشتێنەکەت دەبەستێت و دەتباتە شوێنێک کە ناتەوێت. ئەمەی گوت وەک ئاماژەکردنێک بۆ مردنی پەترۆس کە بەهۆیەوە خودا شکۆدار دەکات. لە دوای ئەمە پێی فەرموو دوام بکەوە. پەترۆس ئاوڕی دایەوە و بینی کە ئەو قوتابیەی کە عیسا خۆشی دەویست دوایان کەوتووە. ئەوەی لە کاتی نانی ئێوارەدا شانی بە سنگی عیساوە نابوو پێی گوتبوو گەورم، کێیە ئەوەی بەگرتنت دەدات؟ کاتێک پەترۆس ئەمەی بینی بە عیسای گوت گەورم، ئەی ئەمە چی لێ دێت؟ عیساش پێی فەرموو ئەگەر بمەوێت دەمێنێتەوە هەتا دێمەوە. بە تۆ چی؟ تۆ دوام بکەوە. ئیتر ئەم قسەیە لە نێو برایان وا بڵاو بووەوە کە ئەو قوتابیە نامرێت. بەڵام عیسا پێی نەفەرموو کە نامرێت، بەڵکو ئەگەر بمەوێت دەمێنێتەوە هەتا دێمەوە. بە تۆ چی؟ ئەمەش ئەو قوتابیەیە کە دەربارەی ئەم شتانە شایەتی دەدات و ئەم شتانەی نووسیوە. ئێمەش دەزانین شایەتیەکەی ڕاستە. زۆر شتی دیکە هەیە عیسا کردوویەتی، ئەگەر یەک لە دوای یەک بنووسرایەتەوە وا بزانم خودی جیهان جێگای ئەو پەرتووکە نووسراوانەی تێدا نەدەبووەوە.